ئەو کاتتان باش بەڕێزان، خۆشحاڵین دووبارە لە چاڵاکێکی تر لە چاڵاکیەکانی ئەکادیمیای مێگامایند پڵەس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری پێتان دەگەینەوە. وەک بەڵێنمان پێدابوون لە وەرزی نوێی چاڵاکیەکانماندا گۆڕانکاری دەکەین لە شێوازی پێشکەشکردنی بابەتەکان. وەک دەزانن پێشتر زۆربەی وێبینار بوو، ڕەنگە تا ڕادەیەک تاگلایەنە کەسێک قسەی دەکرد، دوای ئەوە دەرگای پرسیار و وەڵام دەکرایەوە، بەڵام بۆ ئەو وەرزی نوێیە چەند چاڵاکێکی ترمان بەرنامە بۆ داناوە. یەک لەوانە پرۆژەی ئەزمون کە هەوڵ دەدەین تێیدا کەسانی سەرکەوتوو لە بواری جیاجیا داوەت بکەین و چاوپێکەوتنیان لەگەڵ تۆمار بکەین تا باسی چیرۆکی سەرکەوتنەکانی خۆیان بکەن، تاکو ببێتە هۆی هاندان و ئیلهامیش بۆ ئەو کەسانەی کە گوێگر و خوێنەری ئەو بەڕێزانن، یان ئەگەر پرسیارێکی دیاریکراو هەبێ بەڕێزان بیکەن وەڵامی بدەینەوە، یان باس لەو ئاستەنگ و چەڵەمانە ئاستەنگ و ڕێگری و بربەستانە بکەن کە ڕەنگە لە بواری ئیشکردنەکە هاتێتە سەر ڕێگەیان، ئەوانش بە حکمت و بەدانایی خۆیان توانیویانە بەسەر ئەو بربەستانە زاڵ بن تاکو ئەو بەرهەمانە کرد پێشکەش بکەن ئێمە هەم تێیدا بەهرەمەند دەبین، هەم چێژی تێدا دەبینین، هەمیش لە ناوەڕۆکەکانی سودمەند دەبین. بۆ ئەمڕۆ بەڕێزێکمان داوەت کردووە کە ئەزمونێکی زۆر باش و دەوڵەمەند و جێی دەستخۆشی هەیە کە ئەویش بەڕێز کاک شەفیقی حاجی خەدرە کە ناوێکی دیارە لە کتێبخانەی کوردی ئێستا بە تایبەتی، کە زیاتر لە 20 کتێب و چەندین وتار و لێکۆڵینەوەی تری پێشکەش بە کتێبخانەی کوردی کردووە لە بواری جیاجیا. بەڵام ئێمە لەم چاوەپێکەوتنە زیاتر تیشک دەخەینە سەر کارە وەرجێڕانەکانی بەڕێز کاک شەفیق، هەوڵ دەدەین هەم سودمەند بین لە بەهرەکەی، هەمیش بە ئێوەی بەڕێزی بناسێنین تاکو لە ئایندەدا بتوانن بە بەرهەمەکانی شاد بن و زیاتر گفتوگویەکی با بڵێن زانستی ئەکادمی بکەین لەبارەی وەرجێڕانی شەوە کە ئەو بارەی ئەو تێیدا خۆشبەختانە زۆر سەرکەوتو بووە تا ئێستا. ئەگەر پێشتر زۆر کەس زۆر خوێنەر چێژی تایبەتی لە بەرهەمە وەرجێڕراوەکانی عەزیزگەردی و مامۆستا مەحموود زامدار و شکور مستەفا و چەندانی تر وەردەگرت، بەڵام لە ئێستادا بەڕێز کاک شەفیق یەکێک لەو ناوە دیارانەیە کە بەڕاستی خوێنەرێکی زۆر باش متابعەی کارەکانی دەکەن، ئەویش دەگەڕێتەوە بۆ ئەو سەلیقە و ئەو دانایی کە لە زمانە پاراوەکەی ڕەنجی داوەتەوە، جگە لەوەی کە بە ئەمانەتەوە ئەو دەقانەی کە ئەو کاریان لەسەر دەکا ناوەڕۆکەکەی دەگوازێتەوە بۆ خوێنەری کورد، کە ئەوە جێی خۆشحاڵیەکی زۆرە بەڕاستی.
دەمەوێت سەرەتا سوپاسی و بەڕێزانە بکەم کە هاوکار بوون لە ڕێکخستنی ئەو یەکەم بەرنامەی ئەزمموی ژیان کە چاوپێکەوتنێکە لەگەڵ وەکو دەڵێ ئەزمموی وەرجێڕێ کاک شەفیقی حاجفدەر کاک شەماڵ فرمێسخان کاک پشتیوان هەم لە ئامادەکاری گروپەکان و با بڵێن ڕێکخستنی فۆرمەکان و دواتریش لە ڕێکۆردکردن و پەیوەندیکردن لەگەڵ بەشدار بووان. هەروە سوپاسی تایبەت بۆ پەرس کاک دکتۆر ئەحمەد کە ئەو بووە پێناوی من و کاک شەفیق هەتا بە دیداریەک و بە قسە لەگەڵ یەکتر شاد بووین، بەڵام ئەو تەنسیقاتەکەی کردووە. زۆر سوپاس بۆ ئەویش وەڕاستی. ئێمە وەکو بەرنامەی تایبەتی خۆمان 90 خولەکمان داناوە بۆ بەرنامەکە بە شێوەیەکی گشتی، نزیکەی 40 خولەکێک 40 بۆ 45 خولەکێک من وەکو چاوپێکەوتن لەگەڵ کاک شەفیق دەیکەم. هەندێک پرسیارم ئامادە کردووە زیاتر پێوەستن بە بواری وەرجێڕان. دوای ئەوە دەرگای گفتوگۆ دەکەینەوە بۆ بەڕێزانی بەشدار بووش باڵەن دەرفەتی ئەویان دەبێ بە پرسیار بە سەرنج بە لێدوانێک یان هەر شتێک لەسەر کارەکانی کاک شەفیق بێ یان ئەگە پرسیارێکی دیاری کراوە بێ بە خۆشحاڵیەوە وەری دەگرین تا کۆتایی کاتەکە و وەڵامیش دەدەینەوە. بۆ بەڕێزانەی کە ئێستا لەگەڵمانن و یان ئەوانەی کە نەیانتوانێت لەگەڵمان بن بە هەر هۆکارێک ئەو چالاکیە ئێستا بە شێوەیەکی زندی لە فەیسبووکی ئەکادیمیاش دەڕواتن وەکو دەڵێ لایفە. ئێستا ئەگەر ویستان برادرانتان تێدا بەهرەمەند بن دەتوانن شێری بکەن لە لای خۆتان، ئێوەش تاکو زۆرترین خەڵک سوودمەند بێت تێیدا. خاڵی تر ئەوەیە ئێمە هەموو چالاکیەکانی ئەکادیمیا بە تەواوی تۆمار دەکەین، دوای تەواوبوونی ئەگەر پێویستی بە مۆنتاژێکی سادە هەبوو دەیکەین، ئەگەرنا وەکو لینکی تۆماری تەواوی چالاکیەکە دەخینەوە بەردەستی ئێوەی بەڕێز بۆ ئەوەی ئەگەر پێویست بوو بگەڕێنەوە سەری لە کاتێک لە کاتەکان یان ئەگە ویستان بەشداری پێ بکەن هاوبەشی پێ بکەن لەگەڵ برادرانتان ئەوانەی کە گرنگی بۆ بوارە دەدەن، ئەو دەرفەتەش لە گۆڕەیە. ناساندنێکی کورتی کاک شەفیق بەڕاستی ڕەنگە ناوێکی دیارە زۆر پێویستی بە ناساندن نەبێ و لەگەڵ ڕێکلامەکەش لەگەڵ پۆستەرەکەش ناوی بەرهەمەکانیمان بڵاو کردەوە کە تا ئێستا 20 دانەیان بڵاو بۆتەوە، دانەی تریش لە ڕێگان و ئەکیدم ئەوە تەنها وەرجێڕانەکانێتی دەنا لە بواری پسپۆڕی خۆشی کە پسپۆڕی یاسایە لێکۆڵینەوەی توێژینەوەی کردووە. کاک شەفیق لە ساڵی 1968 لە گوندی گرتک لە دۆڵی ڕۆستێ لە دەڤەری باڵەکایەتی لەدایک بووە. لە ساڵی 1970 خوێندنی بەکالۆرێسی لە قانون لە زانکۆی بەغدا تەواو کردووە. لە ساڵی 1997ەوە تاکو 2012 ئاوارە بووە لە ئەوروپا بە تایبەتی لە وڵاتانی هۆڵەندا و بریتانیا ماوەتەوە. لە پاڵ زمانی زگماچی کوردی خۆی زمانەکانی عارەبی و هۆڵەندی و ئینگلیزیش زۆر بەباشی دەزانێت تێیدا وەرجێڕانی کردووە. لە ساڵی 1986ەوە دەستی داوەتە نووسین تا ئێستاش 20 لە کتێبەکانی لە زمانی هۆڵەندی و ئینگلیزی وەرجێڕاوە بۆ سەر زمانی شیرینی کوردی لەگەڵ دەیان وتار و لێکۆڵینەوەی قانونی و سیاسیشی بڵاو کردێتەوە. ئەوە بە کورتی ئەگەر ناسیڤەکە درێژترە، بەڵام ئێمە ئەوەی پێیوەست بێ بە بواری وەرجێڕان زیاتر تەرکیزمان لەسەر ئەوە کردووە. کاک شەفیق ئەگەر ئامادەبی ئێمە دەست پێ دەکەین لەگەڵ جەنابەت، ئەگەر مایکەکەت بکەیەوە مایکت نەکراوەتەوە لای ئێمە وێنەکە زۆر باش دیارە، بەڵام مایکەکەش بکەوە ئێستا تەواوە. بەڵێ دەستخۆش هیوادارم دەنگ کێشەی نەبێ. دەنگ زۆر باشە لای ئێمە، زۆر باش. ئەو وێنەیە کاک شەماڵ خۆت زۆر باشە. کاک شەفیق من پرسیارەکەم بەوە دەست پێ دەکەم، تۆ دەڵێی لە سیڤەکە نووسرا بوو لە ساڵی 1986ەوە دەستت بە نووسین کردووە، بەڵام من پرسیارەکەم تایبەتە بە وەرجێڕان. یەکەم وەرجێڕانت کەی بوو؟ بڵێ سەرەتا زۆر سوپاس و ڕێز و پێزانینم بۆ ئەم ژوورە بۆ هاتنی یەکەیەکی ئەو ئەندامانی کە ئێستا لێرن.
گوێمان لێ دەگرن لەو چەند دەقەی کە تۆ باست کردووە. هیوادارم باسەکە دەردەدڵەکە بە سوود بێ، دواتریش مای کاردانەوە و سەرنج و تێبینی و پرسیار بێ. سوپاس و پێزانین و ڕێز و خۆشەویستیم بۆ ئەم ئەکادمیایە، هەروەها بۆ کاک هینداد، بۆ دکتۆر هینداد کە ئەو دەواازەی ئەو دەروی لەسەرکردینەوە. ڕێز و سوپاس و پێزانینم بۆ دکتۆر ئەحمەد کە بۆتە لینک پەیوەندی لە نێوان من و ئێوەی بەڕێز، هەروە دکتۆر پێشتریش بەسەر دەستنووسی دوو کتێب داسوەتەوە کە مادوم کردوون. ڕێز و خۆشەویستیم لە زیاتر لە ڕێز و خۆشەویستم بۆ ئەوێ هیچ دیکەنیە. هیوادارم قسەکانم ناڵێم لە ئەزمون، بەڵامیانی لە دەردە دڵێک باسێک شتێک لەسەر وەرگێڕان. بەڵێ لە وەکو بەس پێشەوەی دەست پێ بکە ئەگە ئەزیەت نییە شاشەی کۆمپیوتەرەکە دیارە لەلای ما بزانم بۆ چاپێکەوتەکە ئەگەر دەزانی شتێک پیشان دەدەی باشە، ئەگەر ناوە بزانم دایک خۆی باشە شێر سکرینەکە باش کە شاشەکە دیارە لە ئێمە، ئەگەر دەزانی پێویستمان پێە کێشەمان نیە. باش لە خوارەوە شێر سکرین هەیە لای دەکەوە. باش شێر سکرین ئەمێزار لەسەرەوەی شاشەکە دەردەچێت لەسەرەوەی ڕاستەکە لەسەرەوەی بەڵێ پرسیاری یەکەم ئەوە بوو مامۆستا لەسەر سەرەتای کاری وەرگێڕانت چۆن دەستت پێ کرد، بۆچی دەستت پێ کرد، بیان بیرت لەوە کردەوە دەست بۆ کارەکەی؟ ڕاستەکەی وەکو تۆ لەو یەک دوو دێڕی سیڤ یەکەمت خوێندەوە، من لە باس کرد لە وەکو نووسیمە لە کۆتایی کتێبە وەرگێڕانەکاندا لە 86 ینی هەوڵی نووسینم داوە، بەڵام نووسین بووە. ئەو کات من خوێندکاری کۆلیژی قانون بووم لە بەغدا لەگەڵ برادەرەکانم لەگەڵ دۆستەکانم وەکو چۆن ینی لە ڕووی خوێندنەوە بەیەکەوە سەرقاڵی خوێندنوشتیەوە لە ئەنجامی خوێندنەوە و خوێندنی ئەکادمی خۆشم وەکو قانون نێدی هەندێک وتاری تاڕادێک ناڵێم لێ کۆڵینەوە، بەڵام بابەت باسوخواسی دوور و درێژ نووسیدی دوور و درێژ لە گۆڤاری ڕۆشنبیری نوێی ئەو کات لە 1970 چەند ئەڵلقەیەکم بڵاو کردەوە. ئەومە سەرەتایی نووسینم بوو، بەڵام ئەوەی ڕاستی بێ وەکو چۆن خوا لێ خۆش بوو محەممەدی مەلاکەریم لە پێشەچی کتێبەکەی ناڵەی جودایی باس لە نووسەرانی کورد دەکات، دەڵێ هەمویان بە شعر دەست پێ کردووە. کوردنی دۆستی شعرە و وێنی ئەوانەی کە دواتر سەر و کاریان لەگەڵ نووسیندا بێت هەر دەبێ ڕێگێکیان بۆ مەسلەی پرسی شعر و ئەنی باس و خواسی هۆنراوشتی وا دەست پێ کردوێ. منیش ئەنی لەوە بە دوور نەبووم، بە دەر نەبووم، بەڵام باش بوو من نەبوومە شاعر ئیدی هەر چۆنێک بێت بەو شێوە هات. ڕاستیەکەی پرسی وەرگێڕانی من کە قۆناغێکی دیکەیە، قۆناغێکی هەراشترە، قۆناغێکی ناڵێن باڵاترە، بەڵام لە ڕووی تەمەن هەڵکشاوترە، لە ڕووی تەمەن باڵاترە. ئەوەیە چڕۆکێکی تایبەت بەخۆمە. لە 1990 لە ناوەڕاستی لە تەمموز من وڵاتم بەجێهێشت لە دوای کارەساتی ئاب، چوومە ئەوروپا، لە هۆڵەندا ژیرسامەوە، لە هۆڵەندا دوای ماوەیەک دوای پێدانی مافی پەنابەرێتی دوای 3 مانگ پێدانی مافەکە لە کەمپ و دواتریش ئێمەیان بەرەو لە گوندێک ژێژیر کرد لە خواروی هۆڵندا لە زەیلانیا لە دوورگەی سەرسنووری بەلجیکا. لەوێ ینی ژیانی نوێ دەست پێکرد، لەگەڵ ژیانی نوێ دەبوایە هۆڵندیش فێر بوو باین. لەوێ ئیدی لە ڕێگەی مەکتەب و هەروەها لە ڕێگەی ئەوەی کە دەرو دراوسێ و کەسەکانی نزیک لەوێ لە نێو گوندەکەدا، هەروەها بەهۆی ئەوەی کە هیچ کوردێکیشی لێ نەبوو لە گوندەکە، ئیدی بە ناچاری و بە هەروەها بە حەزی فێربوونیش بۆ ئەوەی لەگەڵ ژیانە نوێیەکە بکەین فێر زمانی هۆڵندی بووم، ینی بە پێی ساڵێک یا ساڵ و نیوەکی بەو ماوەی کە فێربووم. لەگەڵ فێربووندا، لەگەڵ فێربوونی زمانی هۆڵندی دەرچە و دەروی دنیایەکی دیکە، کتێبخانەیەکی دیکەم
لەسەرکرایەوە بەدەر کە پێشتر من هەر دەمتوانی بە زمانی کوردی و بە زمانی عەرەبی بخوێنمەوە ئەو کات لەوێ کتێبی کوردی و عەرەبی بەدەگمەن دەستم دەکەوت ناڵێم نەبوون بەڵام بەدەگمەن دەستی من دەکەوت لەو شوێنە دوورە دەستا ئیدی من کە لە ڕێگەی مەکتەب و هەروە لە ڕێگەی خۆخەریکردنی ماڵەوە و تەلەڤیزیۆن و گوێگرتن هەرچۆنێک بێت دوای ماوەیە کە فێرە هۆڵەندی بووم لەو زمانەشەوە کە خوێنمەوە یەکەم شت کە خوێنمەوە ئەوەی ڕاستی بێ یاداشنامە و یادەوەری سەرکردە مەزنەکانی جیهان بوو سەرکردە لە هاتووەکانی جیهان لە نێو ئەوانیشدا سەرکردەکانی ئیسرائیل سەرکردە جووەکان و هەروە ئەزمموی دروستبوونی دەوڵەتی ئیسرائیل لای من شتێکی نوێ بوو کاتێک کە من بە هۆڵندی ئەو شتانم خوێندەوە بەراوردم لەگەڵ ئەوە دەکرد کە پێشتر کەم تا کورتێک لە ڕێی زمانی عەرەبی خوێن بوومەوە جیاوازەکەیان ئاسمان و ڕێسمان بوو ئیدی من بە کار و کردەوە بە تەکتیکەکان بە استراتیژیەکان بەو ڕێگەی بزوتنەوەیان بە جم و جۆڵیان بە هاتنەوەیان بە وڵات یعنی دروستکردنی دەوڵەت هەموو ئەمانە بوونە شتێکی زۆر گرنگ زۆر سەرسامهێن سەرسوڕکار من پەیگە کارانگاز بووم دی خولیامەوە بوو خوێندنەوەی ئەو یاداشنامانە و بە تایبەتیش لەگەڵ یاداشنامەکان کتێبە هەواڵگەریەکانیان بە تایبەتی و بە دەقا و دەختریش دەستگای هەواڵگەری مۆساد کاتێک کە یەکەم کتێبم لەو شێوەیە چەند کتێبێکم خوێندنەوە بەڵام کتێبێکم کە زۆر بەدڵ بوو بە زمانی هۆڵەندی لەگەڵ دۆستەکانم لەگەڵ هاوزمانەکانم لەوێ کە یەکدیمان دەبی لە هەندێک لە بۆنەکاندا باسی ئەوەم بۆ دەکردن کەڵکەڵەی ئەوەم کەوتە سەر کە ناوەڕۆکی ئەو کتێبە یان ئەو کتێبانە لەگەڵ ئەوانیش بەش بکەم یان پرسیاری ئەوەم دەکرد تۆ بڵێ چێ بێ پێش من زووتر لە هۆڵەندا بێ و حەقە ئەو کتێبانە بکرێنە کوردی لە زمانی یەکەمەوە ئەو زانیاریانە بۆ ئێمە بۆ ئەزمموی ئێمە بۆ پرسی سەرکردایەتی ئێمە بۆ هەموو ئەو دەرد و ناخۆشی و شکستیانەی کە کورد بە بەردەوام لە هەبوونی قەیرانێکی بەردەوامی سەرکردایەتیدا بووە ڕەنگ بێ دەرس و پندەکان مایە عیبرەت لێ وەرگرتن بێ ئەگەر بخوێنرێنەوە ئەگەر ئەوە دەبێتە مای ئەوەی کە لە داهاتوودا هەوڵێک وەک بدرێت لە زۆرێک ناڵێم لە لاسایکردنەوە بەڵام لە شوێن پێ هەڵگرتنی هەندێک لە خاڵە هاوبەشەکان ئەوە بوو برادەرەکانم هەر بە منیان گودەی تۆ بۆ شتێک بۆ ئێمە ناکەی وەکو ناما وەکو چەند بەشێک سەرەتا چەند بەشێکم کرد یەک دوو بەش ئەوان پێیان بەدڵیان بوو تا بەرەبەرە بەو شێوەیە لە هەندێک لە کۆڕ و لە سیمینارەکانی وڵاتی هۆڵەند ئەو شتانم زیاتر بەبەر فراوانتر کرد لەگەڵ دۆست و لەگەڵ برادەرەکانم دواتر پرسی ئەوە هاتە گۆڕێیان بە شێوەیەکی دیکە ئەو دەرەتانە هاتە گۆڕێکە یەکەم کتێبم نهێنیەکانی مۆساد بوو لە ساڵی 2007 لە کوردستان چاپ بکەم ئەم کتێبیان بەڕاستی کە زۆرێک بوو لە دەستپێچێک لە سەرەتایەک سەبارەت بە ئیسرائیل و بە تایبەتی دەستگای هەواڵگەری مۆساد و ئەو بابەتە گرنگانەی کە لە دووتوێی کتێبەکەدا هەبوون ئەمە وای کرد کە کتێبەکە بە ماوەیەکی زۆر هەرمێن پەیدا بکە و بخوێنرێتەوە و برادران هانیان دام و ئەم هاندان و ئەم دنەدانە ئەم بە پیلوەچوونێ کتێبی یەکەم وای کرد من لەسەر ڕەوتەکە بەرداوام تا ئێستاکە هێناومە دەستت خۆش بێ بەڕاستی دەستپێکێکی زۆر باش بوو خۆی کتێبی نهێنیەکانی مۆساد لەبەرەوەی زۆر باش تەرجەمە کرابوو زۆر لە زمانی یەکەمەوەش بوو بۆیە تا ئێستا بزانم 3000 چاپ کراوەتەوە چاپی سێمی کە کۆتا چاپی بوو لە 2016 کراوانە کاکشفێت دلیلە لەسەر ئەوەی کە کتێبەکە زۆر بە باشی وەرجێڕانی بۆ کراوە زمانەکەی پاراوە خوێنەری باشی کۆ کردێتەوە بەڕاستی بەلە ڕاستەکەی ناوەڕۆکەکەی کۆمەڵێک شتی زۆر گرنگی تێداوینی بۆ ئێمە بۆ خوێنەری کورد تا ڕادەیەک شتێکی نوێ بوو لە ڕاستەخۆنی بە زمانێکی کە جوولەکەش نەینووسیوە نووسەرێکی بەناوبانگ لە سەبارەت بە پرسی هەواڵگەری تۆماس گۆردن ئێرلەندی نووسیوێتی ئەمە وای کرد کە لای خوێنەرانی کورد خۆشەویست بێ بەڵێ زۆر باشە لەوەوە دەچینە ناو پرۆسەی وەرجێڕان ئەگەر لە کاکشەفیق بپرسین وەرجێڕان لە لای تۆ چییە ینی وەکو پێناسەیەکی کورتیش بێ ئایا وەرجێڕان با بڵێن گواستنەوەی ناوەڕۆکە گواستنەوەی مەبەستە گواستنەوەی کللتورە یان چییە بەڕای تۆ وەرجێڕان
بەڵێ ڕاستەکەی ئەوەی دەبێت پێش ئەو بەرسوی ئەو پرسیارت بدەمەوە دەبێت لەوە دەست پێ بکەم کە من و بەشی زۆری لەو هاوڕێ وەرجێڕانم هاوپیشانم کە ئەگەر بکرێ بە ناوی هاوپیشە ناویان بهێنم بە سەلیقا بە خوێندنەوەی خودی خۆیان بە ئارەزوومەندانە بوونەتە وەرجێڕیان وەک کاری وەرجێڕانیان کردووە واتە ئێمە من و ڕنگ بێ هەندێک لەوانەی وەکو من پیشەمە نەبین وەرجێڕی پرۆفیشۆنال نەبین لە ڕشتەیەکی دیکەی خوێندن هاتوینەتە سەر وەرجێڕان من بۆ نمونە لە ڕشتەی وەکو تۆ باست کرد لە ڕشتەی قانونەوە ئەوەی ڕاستی بێ لای من وەکو تۆ پێشتر باسم کردێ هەموو جار من کە باسی ئەو پەرسە و ئەو مەسلەی چیرۆکی خۆم بۆ مەسلەی وەرجێڕان باس دەکەم بڕگەیەک لە پێشەچیەکەی لە شوێ بۆ کوێی مامهێمن دێنمەوە مامهێمن دەڵێ کە باس لە شاعرەکانی خۆی دەکا دەڵێ من ئەم شارانم بۆ خۆم بۆ سەلیقەی خۆم بۆ ئارەزوی خۆم ئەنی بۆ خۆم نووسی و من و بۆ ئەوە نییە کە منەت لەسەر خەڵکو و لەسەر گەل بکەم بڵێم کە گەل پێویستی پێ بووە یان ڕەفی کتێبخانەکانی کوردی بەتاڵ بووە منیش بەڕاستی ئەو کتێبانەی کە وەرم ژێراون تا ئێستا بەڕادان وەرم نەژێراون ئەو کتێبانم بە زەوق و سەلیقا وەرجێراون و لێم بژاردون پێم وایە پێویستیەکت زانیوە من بۆ خۆم بۆ خودی خۆم بە پێویستم زانیوە ناوەڕۆکی ئەو کتێبانە بۆ دۆست و برادرە نزیکەکانم بە پێویستی زانیوە ئیدی لە ڕێگەی هاندان و دنەدانی ئەوانشەوە دواتر بۆ کتێبخانەی کوردیشم ئەوانم بە شتێکی باش زانیوە لە پاڵ ئەو کتێبانەی ئەو وەرجێڕاوانەی کە ئێستا هەن ئەو وەرجێڕاوانەی منیشی بخرێتە پاڵ بەڵێ دەستخۆش بێت ئەگەر بە کورتیش بێ وەرجێڕان پێناسەیەکمان بۆ بکەی خراپ نییە ینی لە لای تۆ وەرجێڕان گواستنەوەی ناوەرۆ کە لە زمانێک بۆ زمانێکی تر لە کللتورێک بۆ کللتوری تر یان چییە؟ بەڕاستی وەرجێڕان پرۆسەیەکی ئالۆزە پرۆسەیەکی زەحمەتە هەم ناوەڕۆکە هەم کللتورە هەم هوەرە هەم لە ڕاتاڕاتەیەکیش زۆرێکە لە زانست وەرجێڕان زەحمەتیەکەی لەوەدایە وەکو چۆن محەممەدی قازی باز دەکات دەڵێ وەرجێڕان لە نووسین زەحمەتترە زەحمەتتر بوونەکەشی لەوەدایە کە نووسین بابای نووسەر کە نووسەر دێت شتێک دەنووسێ لە بیرڕا لە شێواز لە شکڵ لە فۆرم لە هەموو شتێکدا ئازادە چی دەنووسێ بە شێوەیەک دەنووسێ بە شێوەیەک دەیخاتە سەر کاغەز بۆ زمانی زگماچیان بۆ زمانی کە دەسەڵاتی بەسەردا دەشتێ کە پێی بنووسێ بەڵام بابای وەرجێڕ کە دێت و ئەو نووسینەی ئەو نووسەرە ئەو دقی ئەو نووسەرە وەردەژێڕێت بۆ سەر زمانی خۆی چوارچێوەیەک بازنەیەک جوغزێکی لە دەورەدایە ناتوانێت لەو بازنە و لەو چوارچێوە دەربچێت ئیدی چۆن دەتوانێت هەم پەیامی نووسەرەکە بگەێنێ لە نێو ئەو چوارچێوە دەرنەچێ لاینە دەستپاچەکەی بە ئاسانی بە شێوەیەک وەکو بنەمایەک وەکو پرینسیپێک لەسەر بڕوا لەگەڵ ئەوەشدا پەیامی خۆی هاوتەری بکات جوود بکات لەگەڵ پەیامی نووسەرەکە تا بیگەێنێتە خوێنەرەکانی خۆی بۆیە من کە وەکو پێشتریش ئاماژەم کردو هەرچەندە حەزش ناکەم بڵێم من نەکەوینە نێو بازنەی منۆشێ بەڵام من بەمەبەست ئەم کتێبانم وەرجێڕاون یعنی زیاتر لای من کتێبەکان وەکو گوتوم پرۆفیشۆنالی نیم بەڵام شتەکە بە شێوێکی ئارەزوومەندانە پەیامی وەرجێڕ بەلای من بەدەر لەو پەیامی کە نووسەر هەیەی پەیامی زمانیشە زۆر باشە دەست و چاوت خۆش بێ ئەگەر بچینە سەر بەشێکی تر ئەگەر وەکو وادا بنین ئێستا کتێبێکت بۆ پێشنیاز دەکرێت یان تۆ بڕیارێک دەدەی کە کتێبێک پێویستە بۆی وەرجێڕانی بۆ بکرێت بۆ سەر زمانی کوردی پرۆسەکە لای تۆ چەندە هەنگاوەکان چۆنە؟ ڕاستی دەبێت ئەمە لێرە بە شێوەیەکی کردەیی باس لە پرسی وەرجێڕانی کوردی بکەین ئەوەش هەر وەکو ڕای تایبەتی خۆمەوەنی لەو چەند ساڵێک کە دەستم داوەتە ئەو کارە وەرجێڕان لای ئێمە وەرجێڕانی کوردی هەوڵی تاکە کەسی خودی وەرجێڕە لەبەر نەبوونی دەستگایەکی گەورەی هەمەگیری بە پشتیوان بۆ وەرجێڕان هەموو ئەوانەی کاری وەرجێڕان دەکەی یان هەری هیچ نەبی بەشێکی هەرە زۆری ئەو کەسانەی کە دەستیان داوەتە وەرجێڕان جاچ ئەوانەی بە شێوەیەکی پیشەمەند پرۆفیشۆناڵانە یان ئەوانەی ئارەزوومەندانە و تاسەمەندانە کاری وەرجێڕان دەکەن لە خۆیانەوە لە سەلیقەی خۆیانەوە لە مەزاجی خۆیانەوە دەست پێ دەکەن کەم تا کورت بە شێوەیەک لە شێوەکان لەو دەیەی دواییدا
وای لێ هاتووە هەندێک لە دەستگاکانی چاپکردن هەندێک لە ناوەندەکانی ڕۆژنمێری کتێبفرۆشی و چاپکردن بەپێی فرۆشی خۆیان یاخود بەپێی پێداویستی کتێبخانەکەیان بەپێی ئەو بزنسەی دەستیان داوەتێ لەوانەیە وەرجێڕێکیان بە چەند وەرجێڕێک چەند کتێبیشان بۆ دەستشان بکەن بەڵام ئەوەی ڕاستی بێ من ئەو کتێبانەی کە تا ئێستا وەرم ژێراون هەرچەندە کتێبی سەرەتاکەم لە ڕنگ بێ لەلایەن دەستگاکان و لەلایەن دەستگای چاپ و ناوەندەکانی چاپ و کتێبفرۆشیەوە چاپ کرابن بە حکمی ئەوەی من توانای چاپکردنیم نەبووە و ئەو کاتیش نەمتوانی بوویان ئەو بواری سپۆنسەر دۆزینەوە پاڵپشتی مادی چاپکردن بۆ نەدۆزرابەوە ئەگەر بۆ ئەوانیشم وەرجێڕابێ بەڵام ئەو کتێبانم پێشتر خۆم دەستیشانم کردوون نی بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەڕاداندانیان پێناسەی بەڕاداندانی نەسوەتە سەر من ئەگەر کتێبێکم بە سەلیقا بە زەوق بە میزاز لەگەڵ ینی لەگەڵ بیر و باوەڕی من لەگەڵ دەرەقەتبوونی من لەگەڵ توانایی من لەگەڵ ئەوەی کە ئایا من تا چەند بەسەریدا توانستم دەشێ دەرەقەتی دێن بەسەر ئەو کۆسپانەی وەرجێڕاندا زاڵ دەوم ئەگەر ئەم حاڵەتەم نەهات بێتە پێش نەمتوانی بێ ئەوە دەستم لێ هەڵگرتووە وەرم نەژێراوە ئەوانەی دیکە کە وەرم ژێراون خۆم چوومەتە لای دەستگای چاپ و بڵاوکردن ئەو کتێبەم هەیە ئیدی کەوتوینەتە سەر ئەوە سەر و سەودای ئەوەی کە چۆن چاپ بکرێت و چۆن چاپ نەکرێت ئەم باسی من دەڵێم نزیکەی 6 تا 7 کتێب وەرجێڕانم دەگرێتەوە بەڵام باقی ئەوانە دیکە شکر سپۆنسەر بۆ پەیدا بووە یان توانیمە لە ڕێگای دۆست و برادرانەوە بتوانم کتێبەکان بەچاپ بگەێنم. زۆر باشە من مەبەستم پرۆسەکە بوو زیاتر مەسەڵەن کە تۆ بڕیارتدا ئەو کتێبەی دوایی ئاڤاهوما کە کچانی دووکەڵواگر تەرجمە بکەی با بڵێن بڕیارەکە خۆت داوتە کتێبی ئاڤاهوما بەڵێ چیرۆکێکی دیکەی لە پاڵ پشتە ڕاستیەکەی بەڕاستی ئەوە بزانم دوایین کتێبی چاپ کراوتەوە کتێبێکی زۆر دانسخەشە خوێنەرێکی زۆر ڕای خۆیان لەسەر نووسیوە هەموو ڕایەکانیش هەم ڕەخنەگرانە و هەم بنیادنەرانە هەمیش خۆشبەختانە جێی ڕەزامەندی ئەوان بوو. ڕاستیەکەی هەر نووسەرێکیان هەر وەرجێرەکە کتێبێک وەردەژێڕێ بێگومانیانی پاشخانێکیان سەربردەیەک چڕۆکێکی هەیە منیش کتێبەکانی منیش لەم ڕێسایە بە دەرنین ڕیسپەڕ نین کتێبەکەی ئەنی تازەترین وەرجێڕانم ڕۆمانە نازدارەکەی ئاڤاهوما چڕۆکێکی دیکەی لە پاڵ پشتە سەرەتا ئەگەر من کتێبەکانی دیکەم پێشوەخت ئامادەکرد بێ و بۆ خۆم بە دوای سپۆنسەر داگەڕابم بەڵام ئەمەیان دوای ئەوەی کە ئاڤاهوما کتێبەکەی چاپ بوو مانگێک دوو مانگەنی ساڵ پار مانجی پێنج چاپ بوو دەوروبەری مانجی پێنج بڵە زمانی ئینگلیزی بەڵێ دوو مانگ دواتر لە دەنجی ئەمریکا دیدارێکی لەگەڵ کرا بە کوردی دی ئەو دیدارە لە کوردستان دەنجی دایەوە زۆر کەس بینی و یانشتیشی لەسەر نووسرا یەکێک لەوانە کتێب ناس جوامێری کتێب ناس ممتاز حەیدەری مامۆستا ممتاز بینی بووی زانی بیژوی من خەریکی وەرجێڕانم ئەو کارانەی کاتی خۆی پێشتریشم بۆ ئەو بردوون ئیدی زەنجی بۆ لێدام داوای کرد کە بە دوای ئەو کتێبەدا بچم پێی وابوو کە ناوەڕۆژی کتێبەکە کە ئاوا باسی کرد بوو لە دووتوێی بەرسوی ئەو پرسیارانەی دەنجی ئەمریکا وەری گرتبووەوە هەروە ئەو نووسینەی ئەو وتارەی لەسەر نووسرا بوو کە هی ئەوەیە ڕۆمانێکی کەسێکی کورد نووسیوێتی وەربگرێت چونکە من پێشتر ڕۆمانەکانی قادر عەبدوڵڵا وەرجێڕاوە کە کەسێکی ئێرانی فارسی هۆڵندی زمانە بەڵام ئەوە خۆمانە و کوردی ئینگلیز زمانە ئەوە بوو لەسەر ڕاستپاردەی ئەو بە دوای کتێبەکەدا چوون بەڵام کە کتێبەکەم بینی چەند بەشێکم لە کتێبەکە بینی دواتر نامە بۆ ئاڤاخان نووسی لە ڕێی دکتۆر جعفەری شێخ ئیسلامی مکریشەوە ئیدی ڕەزامەند لەسەر ناردنی کتێبەکە بۆ من چەند فەصلێک دواتیش لە ڕێگەی کاک چالاک محەممەد لە سوێدەوە دانەی PDFەکەی بە دیاری بۆ ناردم ئەمە وای کە کتێبەکەم خوێندەوە ئیدی من هاوڕابووم لەگەڵ خستنە ڕوەکەی لەگەڵ ڕاستپاردەکەی مامۆستا ممتاز دواتر لەگەڵ ئاڤاخان ڕێک کەوتین کە کتێبەکە وەربژێڕین و دوای وەرجێڕانەکەی خۆشی بەسەردا بچێتەوە دوای ئەوەی کە کۆمەڵێ دۆست و برادەر ئەوانەی کە لەگەڵ مندا بەڕاستی دوای وەرجێڕانەکەی من
شەو نخونیان کێشا و نزیکی 6-7 برادر هەر لە بارام سوبحی لقمان شلانی کەژاڵ ئەحمەدی شاعر کاک مستەفا شێخ محەممەد شێخ شەماڵ هەروەها دکتۆر ئەحمەد کە ئێستا لەگەڵ ئێوە دانیشتووە هەرچەندە پسپۆڕیەکەی ئەو مێژووە بەڵام لە خۆشەویستی بەڵێ بەڵێ لە خۆشەویستی وشەی کوردی و پێشتریش بەسەر کتێبێکی مێژووی من داچۆتەوە کە بەداخەوە تا ئێستا چاپ نەبووە و بەردە بازیشی بینی بوو ئیدی ئەوش زارێککە بەسەر داچەوە دواتریش کاک زاگرۆس ڕێباز بەراوردی کردەوە لەگەڵ ئینگلیزیەکەدا کتێبەکەی ئەم دواییەم ڕنگ بێت لەگەڵ ئەوانی دیکە هەندێک جیاوازتر بێت چونکە دوو جار لەگەڵ ئینگلیزیەکە بەراورد کراوە جاڵێک لەلایەن جارێک لە دارێکیان لەلایەن خودی نووسەرەکە ئاوا هومایەوە جارەکەی دیکەش لەلایەن کاک زاگرۆس ڕێبازەوە بۆیە ئەم کتێبەی تازەم یعنی ئەو وەرگێڕانە تازەم تا ڕادێک بەبەختترە هەم لەسەر پێداچوونەوە و هەم لە ڕووی ڕنگ بێ لە ڕووی شێوازی دەربڕینی شەهروەها لە سەرێکی دیکەش بەبەختترە لەبەر ئەوەی ڕۆمانەکە تا ڕادێک داستانی تاچی کوردی بەرگەگرە تاچیگر بەڵێ وای کردووە کە بۆ من ناوەڕۆکەکەی ئاسانتر و خۆشتر و بەسەلیقەتر و بەزەوقتر و ئیدی هەموو ترە پۆزتیفەکانی دیکەی بێتە سەرێ بۆ وەرگێڕان بڵێ دەستت خۆشی مامۆستا جەنابەت ئەکید کە وەرگێڕان دەکەی دەبێت سەرەتا خوێنەرێکی زۆر باش بێت کە بەبێ خوێندنەوە بەبێ خوێندنەوەی با بڵێن دەقە ئەسلیەکان و خوێندنەوەی زیاتر کەسێک ناتوانێت ببێتە وەرگێڕێک بۆ وەرگێڕێکی باش بەلای کەم زانینی دوو زمان و دوو کللتور زۆر ضروریە نەک تەنها دوو زمان دوو کللتوریش زۆر ضروریە تۆ کە کتێبێک دەخوێنیەوە مامۆستا شەفیق بەڕای تۆ کتێبەکە ئەگەر وەرگێڕاو بوو دەبێت چ صفاتێک و چ تایبەتمەندێکی تێدا بێ تا لەلای تۆ بە وەرگێڕانێکی باش دابدرێ کاتە پرسیارەکە بەو شێوەیە تایبەتمەندیەکانی وەرگێڕانێکی باش چین پرسیارێکی زۆر بەجێ بەڵام پێشەکی پرسیارەکەشت هەر زۆر بەجێ بوو حەقە قسەی لەسەر بکرێ خوێندنەوە بەڕاستی وەرگێر ڕاستە دوو زمانیان زیاتر دەزانێ بەڵام هەر ئەمە بەتەنیا بەس نییە ئەنی مەرجەکانی وەرگێر چەند مەرجێکن زیاترن لەوەی کە تەنیا دوو زمان بزانێت دقەکە ناوەڕۆکی دقەکە لێ تێگەیشتن کۆدی زمانی کە پێی نووسراوە ینی دەبێت هەوڵ بدا پاشخانی دقەکەش مانای نێو دێڕەکانیش بزانێ بەوەی بتوانێت بەسەر ئەو تەنگ و چەڵەمانەی لە کاتی وەرگێڕاندا دێتەدی بەسەردا زاڵ بێت لە هەمووشی زیاتر و لە هەمووشی پتر دەبێت ئەو زمانێک کە بۆی وەردەژێڕێ بەسەریدا زاڵ بێت لە ڕووی دەقنووسکردنەوە لە ڕووی دارشتنەوە ئەگەر نەزانێ بەو زمانێکە پێی وەردەژێڕێ بنووسێت ئەوە بێگومان وەرگێڕانێکی کرچوکاڵ دەرەچێت بۆیە بەلای منەوە کە ئەو کە کتێبێک بەسەر کتێبێکدا دەکەوم کە دەیخوێنمەوە کە جارێک دەیخوێنمەوە و پێی سەرسام دەبم پێی کارانگاز دەبم پێم وایە ئەگەر ئەم کتێبە بکرێتە کوردی یان دۆستە نزیکەکانم خەڵکی ئەو کە ئەوانەی دەیان ناسم یان خوێنەرانی کورد بە ناوەڕۆشی ئەو کتێبە بزانن بە بەراورد بە چەند کتێبێکی دیکە ڕنگ بێ زانیاریان زیاتر بێ باشتر بێ چێژی باشتری خۆشتری لێ ببینن ئەو ئەمە وا لە من دەکا کە بە دوای زانیاری زیاتر دابگەڕێم سەبارەت هەم بە نووسەرەکە هەم بە ناوەڕۆکی کتێبەکە هەم بەو ئاستەنجانی کە لە نێو کتێبەکەدا هەن لە کاتی تێگەیشتندا ئایا دەرەقەتی دێم یان دەرەقەتی ناهێم دوای ئەوانە کە ساغ بوونەوە ئەو ئیدی لە کاتی تایبەتی خۆم و لە کاتی بەتاڵی خۆمدا دەست دەکەم بە کردەی وەرگێڕان و وەری دەژەڕیم و دوای ئەوەی ڕاستی بێ من لە کاتی خوێندنەوەش و هەروەها لە کاتی وەرگێڕانی چەند بەشێکی شایەن سەرەتای بەشەکانیش دیکەش بەشە سەرەتاییەکانی من بێپرس ئەو کارە ڕای ناکەم پرس بە چەند دۆست و برادێک دەکەم ئەو دۆست و برادرانی من هەم دەبنە فلتەر بۆ من هەم بۆ پرسی ناوەڕۆکەکانی پرس و ڕایان پێ دەکەم دواتریش کەوەری دەژێرم بۆ بەسەرداچوونەوە و بۆ هەڵەی تایپ بەڕاستی هەڵەی تایپ و ینی هەڵەی ڕێنووس کێشەیەکە لای ئێمە لەبەر نەبوونی زمانێکی ناڵێم ستاندار بەڵام کۆدەنجی هەمومان کوردی لەبەر نەبوونی ڕێنووسێکی یەکگرت و لەبەر نەبوونی قاموسێکی یەکگرت و لەبەر ئەوەی دەبێ ئەوەش دان پێدا بنێم من کاتێکە شتێک بە دەستخەت بنووسم دەستخەتەکەم ئەوەندە ناخۆشە
کەس بۆی ناخوێندێتەوە کاتی خۆی کە خوێندکاری ناوەندی و دواناوەندی بووم باوکم کە تا پۆلیسێشی خوێندووە خەتەکی زۆر لەی من خۆشترە هەردوو براکەم کاکم و براگەورەکەم و برابچووکەکەم هەم خەتات بوون خەتیان لە من خۆشترە بەتەنیا من لە نێو ئەو سێ کوڕی حاجی خدردا خەت ناخۆشم خەتم شەڕەفشیلەیە ئەگەر وەکو باوکم دەیگوت ئەگەر نامەیەک ئەو کات ئێستا ئەوەی نامە باوی نامە نەماوە لەبەر کۆمپیوتەر و کیبۆردی تەلەفۆن نامەیەکم بۆ کەسێک نووسی بە پلاری تێدەگەرتم دەیگۆ شەفیق دەوێت بخۆت بچی لەگەڵی تا نامەکەی بۆ بخوێنەوە بۆیە من بە ناچاری بەخۆم تایپەکەم لەسەر کۆمپیوتەر منیش لەبەرەوەی بە منداڵی فێرە تایپکردن نەبوومە بەسەر بە سێ چوار پەنجە تایپ دەکەم بۆیە بە هەر دە پەنجە ناتوانم تایپ بکەم یان کردومەتە تەبەڵی پێم تایپ ناکرێ لەبەرەوە هەڵەی تایپم زۆرە بۆیە بە ناچاری دەبێ چەندین کەس بەسەری دابسەوە بەڵام بەداخەوە لەگەڵ ئەوەشدا هێشتاش لە هەڵی تایپ و هەندێک لە ڕێنووسیش بە دوور نییە بەداخەوە نەبوونی وەکو زمانە زیندوەکانی جیهان بەوەی کە وەردێکی وا هەبێت کە هەڵە تایپەکانت بۆ ڕاست بکاتەوە لە زمانی کوردی ئەوەش دەبێت ئەوەش کڵۆلیەکە دەچێتە سەرباری هەموو ئەو کڵۆلیانەی کە نەتەوەی کورد زمانەکەی پێوە دەناڵێنێ بڵێ خۆش بێ من مەبەستمەوە بوو ئەگەر بکرێت تیشک بخێنە سەر تایبەتمەندی مەسەلەن من کتێبێکی جەنابەت دەخوێنمەوە وەکو خوێنەر من بە دوای چیدا دەگەڕێم بە دوای زمانێکی پاراو دەگەڕێم بە دوای زمانێکی ڕەوان دەگەڕێم بە دوای زمانێکی سروشتی دەگەڕێم زۆر جار لە وەرجێڕانەکان کاک شەفیق هەست بەوە دەکەی ئەوە وەرجێڕانە یعنی لەبەرەوەی هێندە نووسەرەکە یان وەرجێڕەکە پابەندی دەقا ئەسلیەکە بووە پابەند بووە بە تەنانەت بە پێکهاتە و ڕۆنانی وشەکانیش ڕستەکانیش لە ناو دەقەکەدا بۆیە یەکسەر هەست دەکەی ئەوە کو دەڵێ سروشتی نییە کاتەکە من مەبەستمەوە بوو ئەگەر هیچی وا هاتبێتە پێش بە نمونەی کەسیش بێ باسی بکەیت زۆر باش دەبێت بەڵێ زۆر ڕاستە ڕاستیکەی ئەو کتێبانەی کە من تا ئێستا وەرم جێراون 20 کتێبێک دەبێت بابەتەکانیان جیاوازن لەگەڵ جیاوازبوونی بابەتەکانیان ئەو ئاریشانەی کە تۆ باست کرد لە ڕووی وەرگێڕان و لە ڕووی زمانەوە هەمووی لەگەڵیدا دێتە گۆڕێ من بابەتی مێژووی بابەتی سیاسی هەواڵگری هەروەها دواتریش ینی زۆرینەکەی دواتریشیان پرسی ئەدەب و لە نێو ئەدەبیشدا ژانر و ڕۆمان کاتێک من ڕۆمانێک وەردەژێڕم بێگومان ئاخێ وەربوونی من ئاخاوتنی من زمانی زگماچی من زمانی زێدەکە ئەو زمانێکە پێی گۆشکراوم ئەو زار و ئەو بنزارەی کە پێش گۆشکراوم بمانەوێ و نەمانەوێ کاریگەری بەسەر دەبێت ڕاستەکە من دەبێت لێرەدا لە دووتوی ئەوەدا دەرفەتیش ببینم قسەیەک لەو بارەیەوە بکەم ڕێک بێ هەندێک جار سەبارەت بە وەرجێڕانەکانی من ئەگەر وەکو هەڵسەنگاندن بێ یان وەکو ڕەخنە بێ یان وەکو ڕنگ بێ وەکو گلەی و گازاندەش بێ بگوترێ هەندێک لە وشەکان وشەدانەکەی نێو وەرجێڕانەکەی تا ڕادێک ڕنگ بێ سەرچاوی لە خۆماڵی بوونەوە یان لە لۆکاڵی بوونەوە لەو شوێنەی کە لی هاتووە و لی ژیا و لی گەورە بووە لەوێ وەرگرت بێ ئەنی حەق نییە وا بکات دەبوو وشەکانی دیکەی سادەتر یان ڕەوانتر یان باوتر وشە شاریەکان بێت ڕاستیەکەی وەکو تۆ لە سیرەکەی مندا خوێندوتەوە من خەڵکی من لە گوند لەدایک و من گوندانیم خەڵکی گوندی گرکەم گرک و ڕوست دۆڵێکە لە دۆڵی باڵەکایەتی لە بناری هەڵگورد و حەسا ڕوست هەڵکەوتووە لە ڕووی زمانەوە بەڕای من ئەو ناوچێ و دەوروبەری ئەو ناوچێش لە ژێر کارانگازی لە ژێر کاریگەری زمانەکانی عەرەبی و فارسی و تورکی نەبووە دکتۆر ژان بڕوا بکە ئەو برادرانش بۆی بزانن ئەو گوندانەی ئێمە ئەو دۆڵی ئێمە تا ساڵی 1970 جادەی نەچوو بوو ینی هاتوچۆمان بە سیارە نەبوو من وەکو منداڵی خۆم لە 1970ەوە لە 1970ەوە لە ناوەڕاستی 1970ەوە سیارەم بینی و هاتوومەتە بۆ شتا ڕەنگ بە منداڵی بە نەخۆشی هاتووم بەڵام من هەستم نەکردووە بەڵام وەکو مێر منداڵێک لەو کاتەوە هاتووم ئەنی بە زمانی ئەو گوندانە گۆشکراوم پێم وا بێ زنجیرەی زمانی باڵەکایەتی شەیوەکو زنجیرە لەگەڵ مکوریان درێژ دەبێتەوە یعنی زمانێکە بە هیچ شێوەیە کارانگازی یان تەسیری زمانی فارسی لەسەر نەبووە بە هیچ شێوەیەک زمانی تەسیری زمانی عەرەبیشی ئەوە تورکیشی لەسەر نەبووە ئەوەی تەسیری زمانی عەرەبی لەسەر بوو بێ تەنیا لە ڕێی مەلاکان بوو ئەوش خاڵەکانم من باپیرم بوو ناوی منیش یەکێکە لەو
لەو تەسیرە بەڵام تەسیرەکە هەر لە دووتوێی تقوسەکانی دین و ئەو شتانە بووە ئەو وشانە هاتوونەتەنەوە بۆیە من منداڵیەکەم لەوێ بەسەر بردووە پاشان لە 1970 وەکو سیاسەتی بەعس بۆ ڕاگواستن لەگەڵ سێ کوسکەی تەرحیل و تەبعیس و تەعریب لە تەرحیلەکەدا ئێمە بە تەرحیل کەوتوین گوازراینەوە ئۆردوگای دیانە لە ئۆردوگای دیانە بۆ من سەربارەی ئەو نەهامەتی و کوێرەواریانەی کە بە شێوەی ڕاگواستن بوو بەڵام بەسەرێکی دیکەشەوە بۆ سەرهەڵدان و بۆ پێگەیشتن و بۆ چاوکرانەوە بۆ مەکتب شتێکی دیکە بوو لە دیانە لە ئۆردوگای زۆرم لی دیانە لە ئۆردوگای دیانە کە ئێستا بۆتە سەدی حوزی سۆران کە پێشتر قەزای سەدیق بوو ئێمە وەکو خەڵکی گوندێکی دوورە دەستی گورک و ڕۆست لەگەڵ کۆمەڵێک برادری دیکەی باڵەکایەتی لەگەڵ ئەو کەسانی کە هەڵگیراون لە برادۆست لە ناودەش لە بارزانیەکان هەمووی بێکەوە لە مەکتب بێکەوە بنیانی جۆرێک لە کۆکتێلێکی زاراوە و بنزاراوەکانی هەموو ئەو ناوچانەی دەڤەری سۆران و هەموو ئەو ناوچە سەرسونوریانەی لە خۆ گرت بوو ئەمە بۆ من وێ ڕای خوێندنەوە دواتریش لە ڕێی مامۆستاکانم بە تایبەتی مارف جێژنە و خاڵم مەلا سەعید ڕەحمەتی ئەمانە هەموو بوونەتە ئەوەی کە لەگەڵ خوێندنەوەدا تێ هەڵکێشیەک بکرێت بە ئاسانتر بتوانم بە شێوەی هەم لە شێوە بادینەکە لە کرمانجیەکانی لە هەجە و بن لە هەجەکانی دەوری بەری خۆم تێ بگەم ئەمە وای کرد دوای هەراش بوون و دوای گەورە بوون و دوای قۆناغەکانی دیکەی کۆلیژ و یعنی دوای هەوڵی نووسین بوو پاشانیش ئەوروپا و خوێندنەوەی زیاتر ئەمانە هەموو بوونە متربەکردنی زمانەکە یان هیچ نەبێ دەوڵەمەندکردنی زمانەکە بۆیە من هاتووم بە تایبەتی لە کتێبە ئەدەبیەکان لە ڕۆمانەکاندا دەستم نەپاراسوە لە هێنانی ئەو شانەی لە پیر و کارەکانی خۆمان بیستومە بەڵام لەگەڵ ئەوەشدا پەراوێزم بۆ کردووە بۆیە من کە وشەکانم هێناوە شێوازی ڕستە داڕشتنەکە سینتاکسەکەم لێناوە ئەگەر بڵێن ئەو شانە خۆماڵین بەڵام خۆ کوردین ئەیدی زمانی کوردیش پێکاتوە لە کۆی ئەو شانەی کە هەموو زار و بنزارەکان قسەی پێ دەکەن ئەمە وای لێ کردووە کە من لە وەرجێراندا لە پاڵ پەیامی نووسەرەکە پەیامی وەکو پێشترش بۆرە ئاماژەیەکم بۆ کرد پەیامی وەرجێڕشە بێ کە ئەوی زمانە بتوانم هەوڵ بدەم وشەی پارا و وشەی پاک وشەی بێگەت وشەیەکە دەرەقەتی دەستەواژەکان بێ پێم وایە زمانی گوند و زمانی کۆن هی ئێمە هی زمانی ناوچەکان زمانی بنزارەکان ئەگەر بە باشی لێ بکۆڵێتەوە لەگەڵ نەبوونی ئەو کلۆڵیەی قاموسێکی یەکگرتی کوردی دەکرێ ببێتە دەرو دەرچەیەک بۆ ئەوەی لە هەندێ لە حاڵەتی وشە سازی وشە داڕشتن و وشە دروستکردن دوور بکەوینەوە من پەنام لەبەر ئەمە بۆ ئەو شانە بردووە کە ڕنگ بێ بە شێوەیەک لە شێوەکان تا ڕادێک بە خۆماڵی خۆش بێ بەڕاستی ئەوە لە زمانی نووسینەکەت لە زمانی وەرجێڕانەکەت دیارە و ئەوەش وای کردووە خوێنەرێکی زۆر لە دەوری خۆی کۆ بکاتەوە چکە زمانەکە کوردیەکی پەتی پارا و ڕەوان و بێگرێ و گۆڵە وەکو دەڵێن حەزم کرد هەندێک نمونەی زەق مامۆستا ئەگەر لەبیرت بێ لە کاتی تەرجمەکانت مەسەلەن چ ئاستەنگێک هاتە بەردەستت مەسەلەن زۆر جار کە تۆ شتێکی کللتوری دێتە بەردەمت لە کللتوری نووسەرە سەرچێکە هەیە بەڵام لە کللتوری ئێمە ڕەنگە شتێکی تر بێ نکتەیە یان هەر شتێک ڕاستەکەی سێ ئاستەنجی منادەم ئاستەنگ زۆرن بەڵام دەکرێت نمونە بە سێ ئاستەنجی سەرچی بێنینەوە جارێ لە پێشەوە کە مرۆ کتێبێک دەخوێنێتەوە یان کە نووسەر و شتێک دەنووسێ ڕنگ بێ سەرەتا بیری لە ناونیشان کردبێتەوە ئەو زار نووسینەکەی نووسیبێ یان نووسینەکەی نووسیبێ دواتر ناونیشانەکە لە کاتی وەرجێڕانەکەدا بەلای من ناونیشان یەکێکە لە ئاستەنگەکان لە پرسە گەورەکان تا ڕادێگرێت کوێرەکان ناوشان زۆر جاری وایە دەقاودەق کوردیەکەی نایەتەوە یان بۆ کوردی نایەتەوە بۆ نمونە من لە کتێبەکانی یان دەقاودەقتر بڵێم لە ڕۆمانەکانی قادر عەبدوڵڵا سەبارەت بە ناونیشانەکە دوو جار ئەو گرفتەم هاتوۆتە پێش لە وەرجێڕانی کتێبی کورتە ڕۆمانی لە مەککە قادر عەبدوڵڵا کاتی خۆی بە هۆڵەندی بە هێت خۆرداین واتە پەردەکە نووسی بووی بەڵام هەر لەسەر دوای ئەوەی کە قادر عەبدوڵڵا بینی پێرار لە هۆڵەندا سەردانم کرد
لەسەر ڕای خۆی پێشنیازی کرد لە مەکەیان بۆ مەکە بێت دواتر لەسەر ئەوە ژیرسایەوە کە لە مەکە بێت لەسەر پرسی ئەو لەسەر پێشنیازی ئەو ناونیشانەکەم گۆڕیت بەڵام ناونیشانی دووەم زۆربای ئێرانی ئەمەشیان ناونیشانە ماکەکەی زمانە هۆڵندیەکەی ناونیشانە زمانە هۆڵندیەکەی ڕێچکەی قاپقاپە زەردەکان هێتپات وان سلیپەرز ئەم ناوە کاتێک کە من خوێنمەوە بەڕاستی دەنی بە خوێندنەوەی چی ڕۆمان خوێندنەوەی خاکەڕێیانەی خۆم پێم وابوو ئەم ناوە ڕنگ بێت لەگەڵ کوردیەکەدا بۆ کوردیەکە بۆ ناوی ڕۆمان وەکو شتێکە من ڕۆمان نووسنیمە و ڕۆخنەگریش نیمە تەنیا خوێنەرێکی ئاساییم نێت نەگونجێت بۆیە کە نامەم بۆ نووسی و قسەم لەگەڵ کرد پێشنیازم بۆ کرد کە دەکرێت ئەو ناونیشانە بگۆڕێ من ئەو کات زۆر سەرسام بووم بە زۆربای ئێرانی هەندێک لە کاراکتەرە سەرەکی دوو کاراکتەری سەرەکی نێو ڕۆمانەکەش هەندێک لە خاصڵەتەکانی زۆربای یۆنانی تێدا بوو بۆیە پێشنیازم کرد گوتم کا قادر ئەگەر بیکەینە زۆربای ئێرانی هەم بە ئینگلیزیەکەم بۆ نووسی هەم بە فارسیەکەم بۆ نووسیەوە لەگەڵ هەم بە هۆڵندیەکەشم بۆ نووسی بەو شێوەیە پێ چۆنە دیار بوو چەند جارێک لێم دووپات کردەوە پێی باش بوو ئیدی ئەمە ناونیشان لە کتێبی ئەوەی کە لێرەش دیارە لە ئەرێ کوردبوونە بەردەباز لەویش ئەو کێشەم هاتە پێش بەڵام ئەو کێشەیەکی عملی بوو پەیوەندیم لەگەڵ نووسەرەکە کرد کتێبەکە ڕاستیەکەی دکتۆرانامەیەک بوو بەناوی سۆڵد ئاوت بەڵام ئەوتی تۆ ناتوانی بە و ناونیشانە کتێبەکە چاپ بکەیت تۆ دەبێت دکتۆرانامەکەم چاپ بکەیت دکتۆرانامەکە ناونیشانە دوور و درێژەکەی هەیە ناونیشانە لاوەچێکە سیاسەتی دەرەوەی ئەمریکا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عراق 58 تا 75 واتە تا چەند ڕۆژێک دوای نووسکۆکە 1975 وتی تۆ ناونیشانە لاوەچەکە بەکاربێنە ناونیشانە سەرچەکەی کتێبەکە لەبەر دەستگای چاپەکە بەکارمێنە وتم باشەوە بوو بیرمان کردەوە لەگەڵ یەک دوو برادر ئەوانەی کە بەسەر کتێبەکەدا چوونەوە لەگەڵ لوقماشلانی لەگەڵ حەیدەری برام هەروەها لەگەڵ کاک کاروان عارف لە دانیمارکە لە نەرویجەوە پێمان باش بوو ئەرێ کورد بوونە بەردەباز کە تا ڕادەیەکی زۆر لەگەڵ ئەرێ فرۆشتیان یان فرۆشتیان هی ئەو دەگرێتەوە ناوڕۆکەشی بە هەمان شێوە ئەم حاڵەتە بەهاتۆتە پێش حاڵەتی دووەم کە ئاستەنگێکە لە بەردەموەرجێڕاندا بەڕاستی هەم لە ناونیشانەکە هەم لە ناوەڕۆکەشدا ناسین یان وشەی معریفەی وشەکە ئەو دوو پێشگرەکەی هۆڵندی هێت و دە لە ئینگلیزیش ذە ئەو لە عەرەبی دەبێتە ئەلی تعریف ئەوە لە زمانی کوردیدا هەندێک جار دەگوترێ و هەندێک جار ناژگوترێ بۆیە لەمەدا کێشەیەک دێتە گۆڕێ ئەمەش هەڵبەت هەر بە خوێندنەوەیەکی سادا بە خوێندنێکی سەرپێیی بە خوێندنەوەیەکی ڕاگوزەر ناتوانانی بەسەری دازاڵ بێت دەبێت ناوەڕۆکەکە دەبێت بەراوردێک لەگەڵ ناوەڕۆک و خوێندنەوەی نێو دێڕەکان و دواتر سەربەرگەکە بێتە پێش من ئەم حاڵەتەم لە کۆدەکەی داڤنشی هاتە پێش کە من کردمە کۆدەکەی داڤنشی لە عەرەبیدا ئەو حاڵەتە نایەتە پێش بەڵام لە کوردیدا لە کاتی وەرجێڕان ئەمە بەڕاستی پرسێکە پێویستە ئەدی کاچی وەرژێر بابای وەرژێر یانی ڕەخنەگرەکانیش لە مەودووە ئەم پرسە ئەنی زیاتر لەسەری بوەستن بۆ یەکالاکردنەوەی ماناکەیان حاڵەتی سێەم کە تۆش ئاماژەت پێکرد زۆر گرنگە پرسی بوونی ئیدیۆم ئەو ئیدیۆمانەی لە زمانەکان لە ڕاستیدا زمانی هۆڵندی زمانێکی پڕ ئیدیۆمە زمانێکی سەختە زمانێکی تەڕادەیەک زەحمەتە خۆیان بە خۆیان دەڵێن زمانی چینی ڕۆژهەڵا چینی ئەوروپایی بۆیە لەم بارەدا هەندێک حاڵەتم دێتە پێش با هەر بۆ خۆشی شتێکی وە بژێرمەوە کاتێک ئەمە هەرچەندە بە نووسینە بەڵام بە وەرژێڕانی زاری بوو مارتن ڤان براونسن ئەو نووسەرە بەناوبانگەی لەسەر کورد دەنووسێ هۆڵندی بزاتر بە زمانی ئینگلیزی و بە زمانی ئەڵمانی دەنووسێ لە کۆڕێکدا لە هۆڵندا من بەڕێکەوت بوومە وەرژێڕی پندێکی هێناوە مەت ئەنزوال و کۆمت خین زۆمەر دەڵێ بە پەرەسێلکێک بە هاوین نایەت ئاخر تۆ ئەگەر ئەمە بکەیتە کوردی یان دەقاودەق بڵێ بە پەرەسێلکەیەک هاوین نایەت بۆ کورد زارێک کورد هاوینی بەلاوە ئەوە نییە نی نابێتە فەسلی خۆشی و باشی و ئەوە نی شتێک وەربژێڕی یان دەقاو دەخۆر بژێڕی بە دوای دابگەڕی نایە بەڵام من
نازانمە یەکسەر دێڕە شعرەکەی کە هەرپەندێکی کوردیە بە خونچێکی بەهارنایی ئیمام هێمنم بۆ هات ئەمەم گوت دواتر یەکێک لە برادرە هۆڵەندی زانەکان نامەوێت لێرە ناوی بێنم بەرپرسێکی گەورەیە ئێستا دواتر هات و گوتی تۆ چۆن ئەوەت بۆ هات وتم ئەوە شتێک بوو نازانم چۆن بیرم لەسەر ئەو دێڕە شعرەی ئیمام هێمن بوو مەبەستم ئەوەیە هەندێک لە ئیدیۆمەکان ناتوانانی وەربژێڕی دەبێت لە نزیکەکەیان وەربگری من زۆر لەو وەرجێڕانانەی خۆم بە تایبەتی لە سیاسیەکانیان تەناڵدەیەک لە ڕۆمانەکانیشان ئەگەر ئیدیۆمێکی وام هاتبێتە پێش ئەگەر نزیک دەقاودەق کوردیەکەی نەبوو بێ یان ئەگەر نزیکی لە کوردیەکەی نەبێ کوردیەکی نزیکم نەبوو بێ بۆ دەستپاچی بۆ پرسی دەستپاچی لە پەراویزەکەەوە ئاماژەم بە ئیدیۆمەکە کردووە و ئاماژم بە باری ینی بە دۆخی وەرجێڕانەکەی خۆشم کردووە ڕاستەکەی ئەم سێ ئاستەنگە ئەنی گەورەی لە پێشەوەی بەرچاوە بەلای من لە کاتی وەرجێڕاندا بە شێوێکی سەرچی دێنە پێش بەڵێ دەستت خۆش بێ ئەوە دەمان باتە سەر وتەیەکی بەناوبانجی تەسەوڕ دەکەم ئیتالیە کە دەڵێ translation is treason یان تەرجەمە تو خیانە تۆ پێت وایە ئەوە دەچێتە بابی خیانەت ئەگەر بە ئەو دەستەواژەیە بەدەقاسلێکە بەڵێ با ئەو دەستەواژەیەشی بکەینەوە ترادیتۆرە ترادیتۆری وا بزانم بەو شێوەیە ئیتالیەکەی وایە کاتێک کە کۆمیدیای خواوەندی تەرجمەی وەردەژێردێتە سەر فەڕەنسی ئەوەی دانتی وەردەژێردێتە سەر فەڕەنسی ئیتالیەکان بە خۆیان پێیان وایە کابرای وەرژێڕ یعنی یەکەمین وەرجێڕ نەیتوانی وایە دەرەقەتی دەستەواژە و شەکان و هەندێک لە ئیدیۆمەکانی نێو ئەوە نهاتووە بۆیە ئەو ترادیتۆرا تادیتی بەو شێوەیانی وەرجێڕ ناپاکە هاتووە ڕاستیەکەی ئەمە وەرژێڕان و پرسی ناپاچی ینی خاڵێکی داوێکی وەکو نالی بەکارهێناوە هەودایەک لێک زیاد دەکاتەوە دەبێت زۆر لەم پرسەدا ورد بێ ئەمە دەمان باتەوە سەر ئەوەی کە سەرپرسی زۆری وەرجێڕان کە بەڕایەکە دیارە لە کاتی وەرجێڕان ئەومەستم وەرجێڕانی نووسین سێ زۆرە وەرجێڕانی دەقاودەق و بوشە بە وشەکە گوگڵە دەیکات و هەروەها هی قاموسەکانەوە بۆ کتێب نابێ وەرجێڕانێک هەیە کە ئەوەیە کابرای وەرجێر بابای وەرجێر دێت و لە دەقەکە دەگا لە بابەتەکە دەگا بەڵام جارێکی دیکە کەتلەی تێگەیش دای دەڕێژێتەوە بە تێگەیشتنی خۆی دادەڕێژێتەوە ئەمە وەرجێڕانی ئازادە بەڕای من ئەم وەرجێڕانەیان لەگەڵ ڕاستە بۆ زمانی زگمان بۆ نمونە بۆ کوردیەکەی کوردی ترە ئاو دێترە سەلیخەکە باشتر ئاو دەدا خۆشترە ڕەوانترە بەڵام ئەمە خاصڵەتی یان خاصیەتی وەرجێڕان ڕەنگ بێ لە هەندێک شوێندا بمانە ڕەخنەگریەکەی ون بکات بۆیە ڕێگەی سێەم ناوەڕاستەکە بەوەی کە کابرای وەرجێڕ دێت و بڕگە بە بڕگە بند بە بەندی کتێبەکە نوستە بەڕستە دەخوێنێتەوە بڕستەکە لە دووتوێی بڕگەکە بڕگەکەش لە دووتوێی فەسلی کتێبەکە تێدەگا ئەو زادای دەڕێژێتەوە حساب بۆ دەکات ڕاستیەکەی ئەم حاڵەتە دەگەڕێمەوە سەر دیسان قسەیەکی محەممەدی قازی لە چاو پێکەوتنێکدا دەڵێ وەرژێڕان وەکو ئەوە وایە کە ژنێکی جوانی خیانەتکار بێ یان ژنێکی جوانی ناخیانەتکار بێ ئەگەر وەرجێڕانەکە ئازادانە بوو ئەوە ئەو ژنە زۆر جوانە بەلای تۆوە بەڵام لە هەمان کارەدا ناپاکە بەڵام ئەگەر هەردوو حاڵەتی تێدا بوو وەرجێڕان ناوەڕاستەکە ئەوە هەم جوانە و هەم دڵسۆز و هەم حاڵەتی ناپاچی تێدا نیە بۆیە وەکو جەنابەت وتت پرسی خیانەت پرسی دەستکاریکردن یان کورتکردنەوە شتێکی زۆر ینی تاڕادێکی زۆر بنەمایەکی سەرچیە لە وەرجێڕاندا بۆیە وەرجێڕان تا بکرێ بەلای منەوە ئەگەر لە حاڵەتی ناچاری بێ قەیناکە بەڵام تا بکرێ لە زمانی یەکەمە وەربژێڕێت چونکە کاتێکە شتێک وەردەژێڕێتە سە زمانێکی دووەم فارسی بێ یان عەرەبی بێ دواتر دەکرێتە کوردی چێ دەڵێ من ڕاستە وەرجێڕە کوردەکە دەستپاکە سەلیقەی هەیە جوانی وەرجێڕە بەڵام چێ دەڵێ وەرجێڕانە عەرەبیەکە دەستپاکە من نمونەیەکی ئەگە سەرم نێشای من نمونەیەک دێنمەوە من لە وەرجێڕانی هەردوو کتێبەکەی هەردوو شاکارەکەی دان براون ئینفیرنۆ دۆزەخ و هەروەها
کۆدەکەی دابشی تووشیەوە هاتم من عەرەبیەکەشم لەبەر دەست بوو جاری وا هەبووە لە عەرەبیەکەدا نەکەر و شە و ڕستە پەرەگراف فرێدراوە لابراوە کە لەسەر پرسی دین لەسەر پرسێکی حساس بەلای دیارە بەلای وەرجێڕ پرسەکە حساس بووە یان ئەو کتێبەی کە دوایین کتێبم دوایین وەرجێڕانم کە تاتە بەداخەوە چاپ نەکراوەی دکتۆر ئەحمەد ئەمین بەسەریدا چۆتەوە هێڵێک بەنێولم لەوێش کابرای عەرەب هەم پەراوێزەکانی لا داوە هەم لە هەندێک شت یان حاڵی نەبووە یان لای داوە یان بارەزوو خۆی شتێکی نووسیوە کە ئەمە هەرچەندە لە دەستگایەکی چاپی باشیش معتبەریش چاپ کراوە معتبەری عەرەبی بەم پێیە من دەڵێم تا بکرێ وەرجێڕان لە زمانی یەکەمەوە بێ بۆ هەر هیچ نەبێ پرسی دەستپاشی بەڕاستی پرسی دەستپاشی لەسەروی هەموو شتێکەوێ و هەروەها دەبێ لە کاتی وەرجێڕاندا بەدەر لە پرسی دەستپاچی مەبەستی بەدەر لە پەیامەی ناوەڕۆکی نووسەرەکە نووسەر لە ڕووی شێوازیشەوە مەبەستێکی هەیە بیگەێنێتە خوێنەری خۆی بۆ ئیدی دەوێ بتەوێ ئەو دەستپاچن لە شێوازی گەیاندن ئایا شێوازەکە تراژیدیە کۆمیدیە شێوازەکە بە چ جۆرەکن لە بێک بەستنەوەی بەندەکان هی کتێبەکە ئەمە هەموو ئەم کارانە ئەمانە هەمووی بەڕاستی ئاستەنگن بۆ بابای وەرجێرکە بۆ ئەوەی وەرجێڕانەکەی بە شێوەیەکی ڕەوانتر و باشتر و دەستپاکانەتر بگەینێتە خوێنەری کورد باش دەستت خۆش بێ ئەوە نزیکەی 55 دقیقە قسە دەکەین کوردیەکە ئەوەندە ڕەوان و خۆش دەڕواتن ئاگامان لە کات نمایە من پێم وایە وەرجێڕان خیانەتە ڕەنگە لە ژینگەیەک و لە کۆنتێکستێکی دیاریکرا و گوترابێ بۆ کەسێکی دیاریکراوەکە خۆت گوتت ئەوەی دیڤاین کۆمیدی دانتی گوتراوە بەڵام پێم وایە ئەگەر وەرجێڕێک وەکو دەڵێت بە دەرەقەتی زمانەکە بێ و نیکە ئەوە خیانەتەکەیت چونکە گەلەکەی و نەتەوەکەی بێبەش دەکا لەو ناوەڕۆک و لەو با بڵێن ئەزمونەی ژیانی کەسانی ترکە ڕەنگە ببێتەوەی خۆشگوزەرانی ڕەنگە ببێتەوەی لادانیان لە چەند ئاستەنگێک من هاوڕام 100% لەگەڵ جەنابەت کە تا بکرێ لە زمانی یەکەمەوە وەرجێڕان بکرێ چونکە بەڕاستی وەرجێڕان ڕەنگە هەرگیز دقا و 100% هاوتای دقا ئەسلیەکە نەبێ ئەتۆ با بڵێن ئەگەر شەقاوێک دوور بکەوێتەوە ئەگەر لە ئینگلیزیەوە کرابێتە کوردی ئەوە شەقاوێک دوورکەوتەوە ئەگەر لە عەرەبیش کرابێتە عەرەبی ئەگەر لە عەرەبیشەوە بیکە کوردی شەقاوێکی تر دوور بخەوە ئەوە دەبێتە دوو شەقاو دوورتر لە دقا ئەسلیەکە دواتر نایناسیەوە وەکو ئەوەی شعرەکەی مامێ من ماچی سینەمایی دەڵێ حەز ناکەم ماچی پشتی شیشە بەڵێ وای لێ دەست ئێستا من هەست دەکەم بە بەشداربووان زیاتر پرسیار بکەن بە پرسیارێکی ئەوان دەست پێ دەکەم هەندێکی دەستیان بەرز کردوێتەوە ئەوانی پرسیاریان هەیە دەتوانن بەڵام گرنگە لەلام مامۆستا کەسێکی تازە با بڵێن کە دەیەوێت دەست بەکاری وەرجێڕان بکات ڕێنمایی چییە بۆ ئەوانە بەڵێ وەڵا بەڕێزانی تر دەتوانن پرسیارەکانتان بنووسن یان دەستان بەرزکەنەوە دانەدانە هەڵدەبژێرین بۆ پرسیارەکان فەرموو مامۆستا ئێمەش هەروە دەستمان پێکرد بۆ نمونە ئێمە لە سەردەمێک خوێنمانەوە زەبەلاحەکانی وەرجێڕی کورد مام هەژار شکور مستەفا عەزیز گەردی ئەو وەرجێڕانەکان نووسین و وەرجێڕانی ئەوانەمان خوێندەوە ئیدی لە کاتی خوێندنەوەی ئەوانە ئەگەر ینی نیازێک و مرازێک هەبوو بێ ینی زۆرێک لە تەحەدا بووە نەشمان وێراوە زۆر خۆمان ئاشکرا بکەین بۆیە ئەوەی من بە شێوەیەکی من ناتوانم بڵێم ئامۆژگاری ئەو ئازیزانە بکەم بەڵام هەڵبەت دەبێت جیل بە جیل دوا بەدواینەوە بەدواینەوە ئەو بەردەوام بێت کە وەرجێڕان زۆر گرنگە بەڕاستی کتێبخانەی کوردی ئەگەر لە کتێبی کوردیدا ڕەفەکانی کتێبخانەی کوردی ئەگەر لە نووسینی کوردی خودی کوردی کڵۆڵ بێ ئەوە دوو جار دوو هێندەیان زیاتر چەند هێندەی تر لەبارەی وەرجێڕانەوە کڵۆلترا بۆیە زۆر پێویستە وەرجێڕان بەداخۆ ئەو وەرجێڕانەی کە ئەو دوو دێش هەیە تاڕادێک کە برەوەیەکی پەیدا کردو بە تایبەتی لە هەرێم بەڵام ئەو وەرجێڕانە تاڕادێک تاکڕەهەندی و دووڕەهەندیە پرسی ئەدەب بەسەریدا ئازاڵە ڕۆمان یان پرسی هەندێک
پرسی سیاسی و یادەوەری بەڵام پرسەکانی دیکەی زانستەکانی دیکەی فەلسەفا زانست و زانیاریەکانی دیکە کەکانی دیکە بەڕاستی لەوەدا زۆر کڵۆڵ و هەژارین بۆیە بۆ ئەو کەسانی کە دەست پێەکەن ئەو لایەنە پشتگوێ نەخەن خوێندنەوەی زۆر بەڕاستی بە هەردوو زمانەکە خوێندنەوەی زۆر چەند مرۆڤ بخوێنێتەوە ئەوەندە گرنگە بەڕاستی من تا ئێستاش لەگەڵ دۆست و برادر عزیزەکانم کە باسی سەردەمی گەنجێتی خۆمان دەکەین ڕەنگ بێ بە هەندێک شێت سەرقاڵ ببین و کەمتر خەم ببین خەم سوو لە دوو ئەو ڕۆژگارێک کە بەسەر چوو دەخۆیت خوێندنەوەی زۆر بە تایبەتی بە زمانی زگماکی بۆەوەی توانای نووسینت هەبێ ئەگەر تۆ توانای نووسینت بە زمانی زگماک نەبێ ئەوە ناتوانێت ببیە وەرجێڕ بێگومان زانینی زمان و نەک هەر خوێندنەوە تێگەیشتن لە دەقەکە لە کاتی وەرجێڕاندا بۆ وەرجێڕانیش شتێک هەیە دەڵێ من وا بڕوان پێەیە دۆزینەوەی کۆدی کتێبەکە دۆزینەوەی کۆدی دەقەکە کۆدی زمانەکە تۆ ئەگەر لە دوتوێی خوێندنەوە جارێک و دوو جار و سێزانانی ناوەڕۆک و باس دەربارەی کتێبەکان دەربارەی ناوەڕۆکی کتێبەکە ئەگەر کۆدەکەت نەدۆزیەوە ڕاستە دەتوانی وەرجێڕان بکەیت وەری بجێڕی بەڵام وەرجێڕانەکەت دەچێتە خانەی کچوکاڵی دەچێتە خانەی بێتامی ینی دەچێتە خانەی لاوازی بۆیە خوێندنەوە زۆر زۆرگرنە و لێ تێگەیشتن زۆر گرنگە پرس و ڕاکردن هەروەها پرس و ڕاکردن بە وشەدان بە قاموس بە کەسانی دیکەی لەو بوارە پسپۆر لەو بوارە بۆ نمونەکە تۆ کتێبێک لەبارەی ڕۆمانێک لەسەر ژیانی یان جوتیارێک یان کرێکارێک وەردەژێڕی ڕەنگ بێت تۆ لەو ژیانەدا لەو حاڵەتدا نەبی نەتوانی ئەو وشەدانت نەژیابی ئەو وشەدانت لەبەر دەست نەبی بۆیە دەبێ بچێ بنکەوڵی ئەوە یان پرس بە یەکێک بکەیت کە لە بنکەوڵی ئەو کەسایەتی ئەو کاراکتەرەدایە تا ئەو وشانە ئەو دەستەواژانە بتانی بهێنی ئەمە هەموو وا دەکات ڕێدەکا بێت سەر پێ نەش سڵێمێتەوە بەڕاستی سڵەمینەوە زۆر گرنگە کارکردن بە سەرەتاکەیەوە زۆر گرنگە تۆ سەرەتا دەست پێکرد ئیدی بڕوات بە خۆت هەبێ لەگەڵ ئەو مەرجانێک کە پێشتر ئاماژەم پێکرد بمن بەم شێوە دواتر بێگومان دەتوانێت ئەسپەکەی خۆی لەو بارەی تاودا و بێتەوە گەڕێکی باش دەستت خۆش بێ مامۆستایەک دوو پرسیار لە بەرەزانی بەشدار بوو وەردەگرین ئەوانەی دەستیان بەرز کردوێتەوە دوایی دەگەڕێنەوە سەر چات بۆکسەکەش دووسێ پرسیاریش لەوێ هەیە یەکەم کەس لە لای من سارا حەسەن بفەرموو سارا خان السلام عليكم. عليكم السلام سارا خان دەستخۆشی بۆ مامۆستا سپاسی ئەەکەم هاوڕام لەگەڵ قسەکەی کە دەڵێت پێویستە وەرگێڕان لەسەر چاوەکە خۆی ینی لێکەم زمان بکردێت باڵێ وەکو نمونەی تاڤگەیەکە چۆن بڵێ کۆمەڵێک سەرچاوی لێبوو بێتەوە کۆمەڵێک ڕووباری هەبێت وەکو ئەو ڕەنگی ڕووبارەکە وەکو ڕەنگی تاڤگەکە نییە ینی تاڤگەکە کە سەرچاوەکەیە ڕوونە پاکە هەمان ئەو نمونەی لەسەر تەطبیق دەبێت پرسیارەکەم ئەوەیە باسی کولتوری کرد ینی پێویستە وەرگەر شارەزای ئەو کولتورە بێت کە زمانەکە ینی وەردەگێڕێت ئێمە لە زمانی علمە بۆ نمونە بتەوێت کتێبێکی زانستی تەرجمە بکەی بۆ زمانی کوردی پێویستە کات شارەزای کولتوری ئەو نەتەوێبی بۆ نمونە زمانی ئەمریکی بۆ نمونە کتێبێکی بە زمانی ئینگلیزی نووسرابێت هەمان ئەو زمانە علمیە حلم زمانەکەی حلم لە هەر شوێنێکی دنیا لە هەر وڵاتێک یەک زمانە یەک شێوازە بڵین چۆن بڵێ هەر زمانی علم هەر زمانی علمە وەکوۆنی ینی کولتور تێکەڵ بە بابەتەکە بکرێت پێویستە کاتۆ شارەزای کولتوری کاتێکە بابەتەکە بابەتی علمیە دەتەوێت وەری بگەڕیت یا خودنا زۆر باشە دەستت خۆش بێ سارەخان کە شەفیق پرسیارەکە بنووسی دوو کەسی تر وەردەگرن بەس باش نووسیمە بەڵێ سەنگەر مامۆستا سەنگەر فەرموو بەڵێ زۆر سپاس کاک دکتۆر هیوای تەمەندرێژی و لەش ساقی و بەردەوامی بۆ کاک شەفیق دەخوازم من دوو سەرنجی خێرام هەیە یەکەمیان کاک شەفیق باسی ئەوەی کرد کە زۆرجار لە ناو نیشان لە کۆمەڵێ وشە یا ڕخنەی لێ دەگیرێ مەسەلەن کام وشانە زیاد لە حەد خۆماڵینە ئەم شتانە هەروە باسی ناونیشانی کرد بەڕاستی منیش یەکێک لە ناونیشانی کتێبەکانی سەرنجی ڕاکێشام بە ناوی شەوە سپیەکان لە کاک شەفیق دەپرسم شەوە سپیەکان مانای چیە لە کوردی چونکە ئەو دەسەواژەیە تا ئێستا من لە کوردی نەمبیست ڕاستی پێ بڵم ئەگەر چی خوا لێ خۆشبوو بە هەشتی جەلالتەقیش کات خۆی لە 1970 یەکێک لە شاکارەکانی دستۆڤسکی بە شەوە سپیەکان وەرجێڕابوو بەڵام ئەم تەرجمەیەوە هەز دەکەم زیاتر لە
تەرجەمەیەکی حرفی نزیک بێت نەوەک لە وەرجێرانە تەنانەت ئەماگەر ئەو دەستەواژە وەکو بڵێن وەرجەر وەکو کارگەی دروستکردنی وشە ژوەر ببین و بڵێن ئەو دەستەواژەیە تازە داهێنراوە هاتە ناو کوردی هێشتا دەتوانین بڵین شەوانی سپینەوەک شەوە سپیەکان چکاشکرایە کە جەمعەکە دەچێتە سەر ناوەکەنەوەک ئاوڵ ناوەکە لە کوردیدا چیمان هەیە شەوی ڕۆشن ئەم شەوە تاریکەی لە ڕۆشن کردمەوە شەوی ڕووناک ئەم شەوە زەنگەی ڕووناک کردەوە بەڵام شەوە سپیەکان یا شەوی سپیمان نەبیست ئەگەر کاک شەفیق پێمان بڵێت ئەمە شتێکی تایبەتە یان خۆماڵیە زۆر سپاسی دەکەین سەرنجی دووەمش ئەوەیە دەمەوێت بپرسم لە کاک شەفیق چیان کردەوەیان چیان لە هەکبەدایە بۆ داهاتوو کە ئەدەبیاتی خۆمان ئەم زانا و ئەمە دیوانەی خۆمان بە جیهان بنازن واتە تەرجەمە بڵێن وەرجێران ئاوەژوو بکەنەوە دووبارە هیوای لە شتاقی بەردەوامی دەخوازم و سپاس دەستخۆش زۆر سپاس بەڵێ زۆر باشە بۆ خات و سارا پرسێکی زۆر گرنگی وروژان مەسلەی ناسینی یان زانینی کولتورمەرج نییە ڕنگ بێ لە هەندێک حاڵەت لە پرسە ئەدەبیەکان لە هەندێک لە سیاست لە بیرەوەریەکان وا پێویست بکە ینی خۆ شارەزاییەک زانیاریەکی سەرەتایی سەبارەت بە کولتوری ئەو زمانی کە لی وەرجێڕاوە بەڵام ئەگەر لە کاتی لە کتێبە زانستیەکان کە بەڕاستم تا ئێستا کتێبی زانستی وە نەجەراوە چەند شتێکم کردووە بۆ بەڵام بەس بۆ دەستگایەک شتێکی وام کردووە بۆ کتێبە زانستیەکان خۆ ناتوانانی تۆ کولتوری ئەو نەتەوەیان ئەو زمانە بزانی بەڵام دەبێ هەر بە هیچ بەلای کەمی باگراوندێکێن پاشخانێک سەبارەت بەو بابەتە ئەو زانستیە بزانێت ینی هەر ئەو زانستی کە ئەو کتێبە زانستی کە وەردەژێڕی نابێ هەتەنیا تۆ بە خوێندنەوەی ئەو کتێبە واز لێبینی چونکە ئەو وشەدانی خۆت بۆ ئەو کتێبە بەس نییە بۆی دەبێ شتی زیاتر لەسەر ئەو زانستە بخوێنیتەوە بە هەردوو زمانەکەیان هەم بۆ زمانی بە زمانی لێوەرجێڕا و بۆ زیاتر لێ تێگەیشتن لە هەم لە زمانی بۆ وەرجێردرا و بۆ دەرەقەت هاتن بەسەر داڕشتنەوە و بەسەر دەقدوستکردنەوەی وشەکان و ناوەڕۆکەکە بۆیە ئەم زانینە بەڕاستی گرنگە دەنا وەرجێڕانەکە زۆر مجەڕات ئەنی زۆر ئەبستراکت دەرەچێکە وا لە خوێنەر دەکا بڵێن وەرجێڕانێکی وشکە وەرجێڕانێکی وشک و برینگە بەرەو ئەوەی ناباکە سەرنجی خوێنەریان وا لە خوێنەر بکا کە بە دوای ڕستەکان بە دوای بڕگەکان و هەروەها بە دوای بەند و فەسڵەکان و بەشەکاندا بچێت ئەمە مەبەستمان لەوەیە بۆیە مەبەستەکە زیاتر پرسی بیردۆزی ڕێژەیی دێتە گۆڕی سەبارەت بە زانینی کولتور مەبەستم زیاتر لە ناواخنی کتێبەکەیە نەک هەمووی زمانەکە کاک سەنگەر زۆر ڕاستە تێبینێکی زۆر جوانیشی دەربڕی ڕخنا ئامێزانە لەسەر شەوە سپیەکان ڕاستیەکەی شەوە سپیەکان من ئەو کێشەیەم هەبوو دوو بەرجیش من سەرەتا دروست کرد یەکەمیان لەلایەن مامۆستا محەممەد خۆشناوە بە ناوی شەوانی سپی دروستمان کرد هەمن سەرەتا هەر بە شەوانی سپی بەڵام دوای پرس و ڕاکردن پرس و ڕاگۆڕینەوە لەگەڵ زۆر لە ڕێزمان زانەکان هاتنە سەرەوەی کە لە زمانی کورددا لە زیاتی ناو ئاوەڵناوەکە کۆ دەکرێتەوە بۆیە ڕایەن لەسەرەوە بوو کە دەبێ ئەو وایت نایتسە ئینگلیزیەکەی مناحم بێگن بکرێتەوە شەوە سپیەکان لە زۆر حاڵەتیشدا ئەنی حاڵەتی پێچەوانش هەیە شەوە ڕەشیش هەیە شەوە تاریکەکانیش هەیە شەوانی تاریکیش هەیە لە هەردوو حاڵەتدامە دەوڵەمەندی زمانەکە دەگرێتەوە بەڵام کاتێک کە پسپۆڕێکی ڕێزمانەوانیان پسپۆر ڕێزمانەوانیەکان لەسەر ئەوە کۆک بن کە ئەوەی من کردومایان ئەو حاڵەتی کە دێتە پێش کە ئاوەڵ ناوەکە سیفەتەکە کۆ بکرێ ڕنگ بێ لە کوردیدا لە داهاتوودایانی نێ بە پێی ڕێسایەک بێگومان من پێوە پابندە من بەڵام بڕوا بکە سەرەتا من بە شەوانی سپی وەرم جێڕا بوو شەوانی سپی لای من زۆر خۆشەویستە کتێبەکە خۆزگا ئەو کتێبە کاتی خۆی وەردەژێڕدا ئەگەر من ئێستا لەو قەناعەتدامە شەوانی سپی یان شەوە سپیەکانی کە من وەرم جێڕاوە لەگەڵ ئەوەی مامۆستا جەلال تەقی جیاوازەوەی مامۆستا جەلال تەقی چیرۆکێکیان نیمچە ڕۆمانێکە ئەوەی من بیرەوەری مناحم بێگنە ئەو بیرەوەریانە ئەگەر هاتبا و بەڕای من
کات خۆی ینی لە حفتاکانیان لە هەشتاکانی نەبێت لە هەشتاکان وەرجێڕا بە کاریگەری زۆری لەسەر پرسی مەسلەی بزوتنەوەی سیاسی چەپگەرایی ستالینیزمی دەبوو زۆر شت هەیە لەوێدا ڕوون کراوەتەوە تێبینیەکەی لە جێە و لەسەر ئەو پرس و ڕایانە دەڕۆم سەبارەت بە وەرجێڕانی پێچەوانە وەرجێڕانی پێچەوانە زۆر دروستە زۆر لە جێە بەڕاستی ئێمە تا ئێستا ڕاستە وەرجێڕمانەوەنی وەرجێر لە بواری وەرجێڕاندا کڵۆڵین هەژارین بە بەراورد بەرامبەر بە بێگانە بەڵام لەگەڵ ئەوەشدا بەراورد بەنەتەوەکانی بێگانە بەڵام لەگەڵ ئەوەشدا بە بەراورد بە وەرجێڕانی پێچەوانە هەر زۆر کڵۆڵی ینی ڕنگ بێ وەرجێڕەکانی کە بە پێچەوانە وەرجێڕی پێچەوانە دەکەن لە پەنجەی دەستێکیان هەردوو دەستێ نەپەڕن من سەرەتا ئاماژەم بە مەرجەکانیان بە خاستەتە سەرچیەکانی وەرجێڕان کرد بەوەی کە دەبێ بەسەر ئەو زمانێک کە بووی وەردەژێڕێ زاڵ بێ لە ڕووی نووسین لە ڕووی داڕشتنەوە مەرج نییە وەرجێڕێکە بۆ کوردی بۆ نمون کە بۆ من وایە بتوانم بەو شێوەیە بەیان بە شێوە بنووسین بەسەر زمانی ئینگلیزیان بەسەر زمانی هۆڵندیان بەسەر زمانە شتیکەدا زاڵ بم بەوەی لە کوردی وەربژێڕم بۆیە ئەوە پسپۆڕیەتێکی دیکەیە دەبێ وەرجێڕەکان بە جورئەتەوە بە بوێریەوە دان بەوەدا بنن ڕاستیەکە من ناتوانم بۆ ئێستا لەو حاڵەمدا ڕنگ بێ تاڕادێک بۆ هۆڵندی بتوانم بەڵام بۆ ئینگلیزی ناتوانم زمانی نووسینی من زمانی ئینگلیزی نییە زمانی فێربوونم زانی تێگەیشتنم زمانی سێم بوو لە دوای عەرەبی و هۆڵندی ئینگلیزی بوو ئەو جار ئینگلیزی هات بۆیە دەرەقەتی وەرجێڕانی پێچەوانە نایم ئەو کەسانی کە دەرەقەتی وەرجێڕانی پێچەوانە دێن ئەو کۆمەڵێک مەرجی بە تایبەتی داڕشتن نووسین دەقنووسکردنەوە بەو زمانە دەبێهیان بێ ئەوە زۆر پێویستە زۆر زەرورە بۆ ناسین بەڵام ئەوەی من کردومە لەو بە تایبەتی لە تازەترین ڕۆمانم بەڕای من لە کۆڕەکانی شەروام گوتووە کە ئاڤاهومە ئەو ڕۆمانەی نووسیوە ڕاستە بە زمانی ئینگلیزی نووسیوە بەڵام لە هەمان کاتدا دەوری ڕۆڵی وەرجێڕی پێچەوانەشی بینیوەچون کە ئەو خەون و خەیاڵ و داڵغە و پرس و خەمی بە کوردی بووە بەڵام کە هاتۆتە سەر کاغەز بە ئینگلیزی نووسیوێتی واتە ئەوەی لە مێشتی خۆی کورداندویەتی بە ئەو کوردایەتی ناومێشیان ئەو کوردیانەی ئەو کوردیەی ناومێشی وەرجێڕاوەتەوە سەر زمانی ئینگلیزی منیش خۆماڵیم کردوتەوە بۆی هیوادارم ئەو وەڵامە تێر بێ بۆ برای خۆشەویست کاک سەنگەر بەڕیژە دوو پرسیار لە چات بۆکسەکەاتە دوایش دوو بەڕێزی تر دەستیان بەرز کردێتەوە یەکێکیان بەندەر محەممەد دەڵێ بەڕای کاک شەفیق گەورەترین و بچووکترین یەکەی زمان لە ساتی وەرجێڕاندا چییە؟ مەسەلەن وشەیە، ڕستەیە، پەرەگرافە، گەورەترین و بچووکترین یەکەی زمان لە ساتی وەرجێڕاندا؟ ڕاستیەکەی لە کاتی وەرجێڕاندا کۆمەڵێک کێشە هەن ڕەنگ بێ لەو کێشانە بکرێ بڵێن بچووکترینیشیان بێ ئەو ئامرازەکانی ناسین ئامرازی پەیوەندی لە زمانەکانی بێگانە بچێ و هەروەها ڕاناوەکان جێناو کە لە زمانی کوردیدا بە هەردوو شێوەی هەیە جێناوی سەر بەخۆ و جێناوی الکاو ئەمە لە زمانەکانیدا بە تایبەتی لە ئینگلیزیدا ئەو جێناوەروە لە هۆڵندیشدا نییە بۆیە لە کاتی وەرجێڕاندا ئەمە پێم وایە یەکێکە لە ئاستەنگە هەرە سەرچەکان بێ گومان درێژتریشیان جاری وا هەیە ڕستەی درێژ ئەو شێوازە سینتاکسیدا ڕستە سازی زمانەکان بە تایبەتی کاتێکە ئیدیۆمێکی تێدا بێ ئەوە دەبێتە ئەوە یان کە دەستەواژەیە کە لە زمانی کوردیدا نەبێ یان کە ئیدیۆمێک لە زمانی کوردیدا نەبێ کاتی تۆ شەرحی دەکەیتە ناچاری ڕاوەی بکەیت ئەم ڕاوەکردنە دەبێتە کێشە هەمێتە دەبێتە درێژترین و دەبێتە ئاریشەیەکی زۆر گەورە بۆ وەرجێڕ ئەمەش لە کاتی وەرجێڕان و لە کاتی ئەزمونونەکەدا دێتە پێش بەڵێ زۆر باشە کاک غەریب هەر لە چات بۆکسەکە نووسیتی ڕەنگە هەندێک کەس کە لە کتێبەکان بڵاو دەکەنەوە تەنها دەنووسن وەرجێڕانی فڵان کەس نانووسن لە چ زمانێک وەریان جێڕاوە ئەو بۆ خۆی بە زمانی ئەو دەڵێ ڕەنگە مەبەستیانەوە بێ لە زمانی یەکەمە وەریان نەجێڕابێ بۆیە نانووسن لەو زمانە
تۆ چی دەڵێ لەسەر بەڕاستی تێبینەکەی لە جێی خۆیتی زۆر جوانە زۆر ڕێکە زۆر ڕاستە ینی دەبێ وەرژەوە کتێبەکە و کەسێک کە کتێبەکە دەگرێتە دەست چەند پاڵنەرێک پاڵی پێوە دنەی دەدا کە کتێبەکە بخوێنێتەوە ناو نیشانەکەیە ناوی نووسەرەکەیە لەوانەیە جۆری وەرجێڕانەکە بێ لە چ زمانێکە وەرژێردراون ئەمە دەبێ بە زەقی لەسەر ئەگەر لەسەر نەبێ لە بەسەر بەرجی پێشەوە بەڵام دەبێت بە زەقی لە ناوە لە پێناسی کتێبی لە ناسنامی کتێبەکەدا بنووسرێ لە چ زمانێک وەرجێڕاوە من لە هەموو ئەو کتێبانێک وەرمجێڕاون ئەوم کردووە بەدەر لەوە هەوڵم داوە لە هەموو کتێبەکانیش وێنەی بەرجی یان لاپەڕی یەکەمی کتێبە ماکەکە لە لاپەڕی دووەم و سێمی کتێبەکە بدرێن بۆی بەڕاشکاوی بزانرێت لە چ زمانێکە وەرجێڕاوە بۆی هەرز نەبێ ڕخنەگەر بتوانێت دواتر بەراورد بکە بەداخەوە ئێمە پرسی ڕخنەمان هەیە لە قەیرانی ڕخنەمان هەیە ڕخنەوەک هەر لە ڕووی زمان و لە ڕووی شێوازی دەربڕینەکە بەڵام ڕخنەی زمانی بەراورد بۆەوەی بەراورد بکرێت لەگەڵ دەقەماکەکە بڵێ دەست خۆش بێ کاک سەرباز دەستی بەرز کردێتەوە لە مێژە دوایش دکتۆر ئازاد دە سلێمانی کاک سەرباز حەمەخان بڵێ سڵاوتان لێبێ زۆر سپاس بە هەمولایەک لە ڕاستیە من هینە کۆمنتێک یەک دوو کۆمنتم هەیە گەر مەجال بن یەکەمیان کاک شەفیق دەستی خۆش بێ باسی شتێکی کرد تۆزێک داکۆکی کرد لەسەر مەسەری بەکارهێنانی هەندێک زاراوە وشەی لادێکە و منتیقی خۆیان و ئەمانە من لە تێشیکردنەوەکەی ئەو تێگەم بەڵام من لە ڕوانگەیەکی ترەوە بۆ چونێکی پێچەوانم هەیە لەگەڵ یا پێم وایە ئەمە تۆزێک بەرەو ناوچەگەری و لە بچووکردنەوە و لە نەپێکانی ئامانجی گەورەی وەرگەڕان نزیکمانەکاتەوە چونکە ئەگەر پێم وابێ وەرگەڕان ئامانجی لەوە گەورەتری هەیە بۆ خەڵکی زیاتر بۆ مەسەنەگە بڵێن بۆ کوردستانە بۆ هەر 4-5 پارێزەکەی کوردستانە دڵنیاتەکەمەوە خەڵکێ دوو گوند دەولاتری گوندەکەی ئێوە لەواتێ ئەو وشە و زاراوەی کە لە دەکەی وایە بەکاردەلیت حاڵی نەبن ئێسامە جیلینەوەی ئێمە گەنجەکانی سلێمانی هەولێری ئەڵێن لێک حاڵی نابی ینی کێشەی ئەویانە ئەنجا پێم وابێ خەمەکە زیاتر ئەوەیە کە زمانێکی هاوبەش بێ هەمومان لی تێبگەین گەورەترە لەوەی کە زیاتر هەندێک وچەی وشە هێندە ناوچە پارێزین ڕێگەی تر هەیە تەسەوڕەکەم هەندێک لە نووسەرەکان پێڕەویەکان لە هامشێک لە ژێرەوە مەسەن ئاماژەی پێدەن ئەم وشەیە لە فڵان ناوچە ئەم مانایی هەیە ئەوانە ئەتوانە بەم تەرەقەیە مەسەن هەردوو ئامانجەکە بپێکێ من وایە بینم ئینجا یەکێکی تر لە کێشەکانی بەردەم وەرگێڕان ئەوە ملاحەزەم کردو لێرە بەڕاستی لە کوردستانە بەداخەوە کوردی باشی کوردیزانی باشمان نییە ینی کێشەکەی ئێمارەوە نییە خەڵکشت وەرەگێڕێ بەڵام کوردیەکانیان خراپە تۆ سەری وەرگێڕان من ناتوانم قسە لەسەر کتێبەکانی کاک شەفیقەکەم چونکە نەمخوێندەوە لە ڕاستیە بەداخەوە بەڵام بە شێوەیەکی گشتی کە قساکەم و چەندی نمونەشەیە لە بەردەسا کوردیان زۆر خراپە ینی چاڵنجەکە ئەوەیە تۆ تەرجەمەی ئەەکەی بەڵام ماناکەی ئەڕوا تێگی ناگا پەیامەکە ناگا ئەوانە زۆر ینی ئەمە زەرێکی زۆر گەورە ئەگەن هەر تەرجە هەبەر نەگەردێت باشترە بەڕای من خاڵێکی تر هەیە بۆ ئەو کەسانەی کە زمانزانن بەڕاستی زۆر گرنگە لەوە تێبگەن هەموو زمانزانێک وەرجێڕ نییە نابێت دەست بۆ کتێب وەرجێڕان برێت وەرجێر جیایە لەگەڵ زمانزان بەڵێ ئەبێ هەموو وەرجێڕێک زمانزانێکی زۆر باش بەڵام هەموو زمانزانێکی باش وەرجێڕ نگە وەرجێر سەلیقەیەکی ترە دوای زمانزان خطوەیەکی تری دوای زمانزانە هەندێک کەس پێگەن هەندێک کەس زەواچێت یا سەرکەوتونە بن بەداخەوە هەندێک کەسێت توانای زمانیشان ئەوەندە باشین لە زمانە بەڵام وەرگێڕێکی زۆر باشن ئەشێ زمانەکەی ئاسێکی زۆر پرۆفێشناڵ بەرز نەبێ توانێت تێگەیشتنی شتانەی هەبێت لەگەڵیا و خاڵی مەسلەی کەلتورەکە زۆر گرنگە وەرگێڕەکانی ئێمەوەی کە هەیە لە کوردستانە ملاحەزەم کرد بەشێکیان بە زمانزانن ینی تێکەڵاوی کەلتورەکە نەبووە لە کەلتورەکە تێنەگەشتووە دوو خاڵی لاوازی کوردیەکەشی زۆر خراپە بەداخەوە دیزگایەکی چاودێری شتانەژ نیە دنیای کتێبی وەرگێڕانی خراپە خەرە بازاڕەوەی سەمەم سەرنجانە بەم وادارم سوودی بێ و دەستخۆش دووبارە سواز بە هەمولایەک خۆش کاک سەرباز زۆر سپاس کاک سەرباز یەک لە وەرجێڕە باشەکانە من وەرجێڕانی زارە چیم زیاتر بینی و زۆر باشە دەستخۆش بە تێبینەکانت مامۆستا شەفیق مەجال دەدەم جواب دەوێت باس با دکتۆر ئازادش لە سلێمانی بگرم کە دەستی بەرز کردێتەوە کاک دکتۆر ئازاد لە زانکۆی سلێمانی بفەرموو زۆر سپاسانەکەم کاک دکتۆر ئیمداد زۆر سپاسی ئەکادمیای مێگاماین پلاستیکم لەگەڵ بەڕێز کاکی وەرجێر کاک شەفیق بەڵێ کاک شەفیق ئەوەی ڕاستی بێ پرسیارەکەی من لەوەیە ئایا تاوکو ئێستا لە کوردستانەوە لەو مامۆستا تۆزە لەمە پێش باسی کرد ئێمە ڕەخنەی وەرجێڕانمان هەیە چونکە
ڕخنەی وەرگێڕان کە ڕخنەیەکی زانستی بێ خوێنکاران و ئەو کەسانی کەوا سەرەتایەنە لە وەرگێڕانە ڕێگایەکی باشیان پیشانەیەات و ئەگەر بێت و وەرگێڕانەکان بە شکڵێکی زانستیانەکەی جانازان بەڕێزی لەبەرەوەی ئەو 20 کتێبی تەرجەمە کردووە ئەکیت خەڵک ڕخنیان لێگرتووە یاخۆ ڕخنەی لێگیراوە ئایا چەنە ئەو ڕخنانە با بڵێن دروستکرد پرسیارەکە بەو شێوەیە تر طبیعی ئەمە هەروەکو ئەو کەسانی کە لە سەرەتای پرۆسێ وەرگێڕانە دەبن بە وەرگێڕ زۆر زۆر سوودمەند دەبن لەو کاری و ڕخنەیان لەو کارە ڕخنەیانە سوپاسانەکەم ئەگەر کاک شەفیق بتوانێت جوابی ئەو پرسیارەمان بە سوپاسیەکەم ئێست خۆشبی کاک شەفیق پرسیارەکانی گرنجەکانی کاک سەرباز دوایی دکتۆر ئازاد بەڵێ زۆر باش زۆر سپاس بۆ کاک سەرباز حەمەخان سەرنجەکانی زۆر لە جێگەی خۆن نەنی کوردیزانی باشمان نییە هەندێک وەرژێر بەست لەنی لە کللتورەکەی تێنەگەیشتوونە تەنیا دقەکە وەردەژێڕن ئەم تێبینیانە زۆر گرنگە کللتور ناسوینەکە پێشترش باسی ئەومان کرد ئەوانە سەرنجی زۆر بەجێن سەبارەت بە بەکارهێنانی وشەی خۆماڵی ڕاستیەکەی بابێمەوە سەر خۆم منۆکە بە ناچاری بەکاربێنم من لەو کتێبانەی کە وەرم گوێڕاون وتم سێ بەشن سیاسی هەواڵگری و ئەدەب لە ئەدەبیشدا ڕۆمان ئەوەی ڕاستی بێ من دەستم زیاتر لە کتێبەکانی ئەدەبی لە ژانر ڕۆمان لە وەرگێڕانی ڕۆمانەکان واڵاتر کردووە لە کتێبەکانی دیکە زیاتر پەنام بۆ وشە پڕمانادارەکانی نەکەی زێدەکەی خۆ بەڵام دەوروبەر و ئەو شوێنانی کە لە ڕێگەی کتێبەکانیشەوە لە ڕێگەی بیتەکانیشەوە بە تایبەتی بیتەکانی مکوریان ئەو شانم هێناون کە پێم وا بێ جوانتر و پاراوتر و ینی دەرەقەتی ئەو وشە ئینگلیزیان ئەو شە هۆڵندیە کە من لە دوتوێ نووسیمە هەوڵیشم داوە هەندێک لە وشەکان زۆر ڕاستەکە هەوڵیشم داوە هەندێک لە وشەکان بە پەراوێز ڕوون بکەمەوە ئەو شانێک کە من پێم وایە تا ڕادێک نامۆن ئەو شانە گەر هەر لە دوتوێی قاموسدا بمێنەوە بە وشەی مردوو حساب دەکرێن ئەگەر هەر لە سنجی پیرەکان و خەڵکی لادێ و خەڵکی دوورە دەست و یان خەڵکە بمێنێتەوە نەچێتە ناو چوارچێوەی دقێک بە تایبەتی دقێکی زیندووکە بخوێنرێتەوە ئەو شانە دەمرن ئەو شانم بۆ وەکو وشە تەنیا وەکو وشە بەکارهێناون پەراویزشم بۆ کردووە لە هەندێک شوێن لە وشەدانیان لە فەرهەنگۆک بەڵام دەکرێت ئەو فەرهەنگۆکان ئەو پەراوێزەیان ئەو وشەدانە بەرفراواتار بکرێ بەڵام من نەهاتوم یان نەشم ویستوە ناشکرێ واژ بێ چوارچێوەی داڕشتنی شێوازی پێکهاتی ڕستەکە بە زمانە مەحەلیەکەیان بە زمانە بنزارەکە بەکاربێنم ئەوە دەبێتە هەڵەیەکە بەرەو ئەوەی کە ئەو دەورێ ناوچەگەرێتی دەڕوا بەڵام وەکی دیکە بۆ من بەڕای من بۆ دەوڵەمەندکردنی زمانە لەسەر قسەکەی دکتۆر ئازاد زۆر ڕاستە مەسلەی ڕەخنە سەرپەیی ئاماژەم پێکرد ڕاستیەکەی با من لە خۆمەوە دەست پێ بکەم ئەگەر من ئەو 20 کتێبەی کە تا ئێستا وەرم ژێراوە کە دیارە ئێستا شۆ بە تەمام بەنیازم شتی دیکەشی بەدوادا بێت ئەگەر هاتبا و لە سەرەتاوە ڕەخنەیەکی بنیاتنە ناڵێن بنیاتنە بەڵام ڕەخنەیەکی زانستی ڕەخنەیەکی لەسەر بنەمای بەڵگەوبەند ئەرگومنت هەم لە ڕووی زمانیەوە لە ڕووی ڕێزمانیەوە هەم لە ڕووی بەراوردکردنی ئەو وەرجێڕانەی من ئەو دەقنووسکردنەوەی من لەگەڵ دەقەماکەکە لەگەڵ دەقە ئەسڵی ئینگلیزیەکان هۆڵندێکە بەراورد کرابە ئەگەر هاتبا ئەو بەراوردە هەوایە لەو بەراوردەدا ئەوە نیشاندرابە کە من پێکاومە ئەوە وەکو ئێستا بەردەوام ببوو لەسەری دەڕۆیشتم و دەشت بووە مای دەستخۆشی و پەسەندان و دنەدەر و زۆر لاینە پۆزتیڤ بۆ خۆم و بۆ ڕاستگۆیەتی خۆم و هەروەها بۆ خوێنەرانیش بەڵام لەباری پێچەوانەوە ئەگەر هاتبا و لەم بوارەیە من کورتهێن بام نووسینەکە یان دەقنووسکردنەوەی من لە ڕووی زمانی کوردیەوە لاواز بە لە ڕووی زمانەوە تێر سەلیقی خوێنەری تێر نەکردبا کرچ و کاڵ بە لە ڕووی بەراوردکردن بە زمانە ماکەکە دیسان ناپاک بام یان بە باشی وەرنەژێرابە ئەوە ئەو کات بێگومان ژمارەی وەرجێڕانەکانم نەدەبووە 20 کتێب و من لەسەر خۆی باسی دەکەم بۆیە
بەداخەوە ئێمە گۆڤارێکی ڕخنەیی تایبەت یان هەر ڕخنەی تایبەت ڕخنەی زانستی ڕخنەی بە بەڵگە و بەندمان بەداخەوە نییە ئەوەی تا ئێستا سەبارەت بە وەرجێڕانەکانی من کراوە ڕاستەکەی ناچێتە نێو چوارچەوەی ئەو ڕخنەیە دەچێتە چوارچەوەی دەستخۆشی پەسەندان دەچێتە چوارچەوەی کە زمانەکەت باشە خراپ نییە دەچێتە ئەو چوارچێوەش ئەگەر ئەو بەڕخنە بزانڕێ هەندێک جار پلانە ڕێنووس ئەو شێوازە ڕێنووسە باش نییە ڕێنووسەکە بگۆڕی ئەنی هەندێک شتی وەردیان ئەو وشانە دەکرا وشەی دیکە تا ڕادێک ئەو شانە وشەی نامۆن وشەی مردون بەکارەتێنا وشەی دیکەی بەکارهێن باو بەکاربێنی بۆ هەمیان تێبگەن بەڵام ئەمانە ڕنگ بێت تا ڕادەیەک سەرەتای ڕخنە بن بەڵام ئەو ڕخنە جددیە نین کە من لێ ڕەچاوەکەم و کە ئەوەی کە دکتۆر ئازاد مەبەستیەتی ئەو هۆکارەکەشی بۆ زۆر دەگەڕێتەوە یەکێک لە ئەنجام و لێکەوتەکانی ئەوەش ئەوەیە کە نەبوونی ئەو ڕخنەیە وا دەکا وەرجێڕان زۆر بێت و تا کاتێکش کە زۆر بێت لەو حاڵەتەدا لەوانەیە بۆریشی تێبکەوێت بەڵێ زۆر باشە دەست خۆش بێت پرسیارێکی تر هاتووە و بەرەو کۆتایی کاتەکەمان دەچین بۆی بەپەلە ئەگەر پرسیارەکان بەڵام بدەینەوە بە ناوی شکۆفە دەڵێ ئەگەر بمێ کتێبێک وەربگێڕم ئایا ضرورە و پێویستە من موافقە و ڕەزامەندی لە نووسەرەکە وەربگرم پرسیارێکی زۆر جوانە زۆر بەجێیە بەڕاستی لانی پرسیارێکی جەوهەریە ڕاستیەکەی لای خۆمان لە عێراق وا بزانم نازانم لە ئێرانیش بەو شێوەیان نا بەڵام مافی کۆپیڕایت بە شێوەیەکی قانونی نییە بەو شێوەیە بۆیە دەکەنی لە ڕووە ناقانونیەکەی ناشەرعیەکەی دەکرێت ئەمە هیچ بەرپرسیارەتێکی ینی قانونی بە دوواداچوونی نییە بەڵام زۆر جوانتر و ڕەواتر و باشترە کە پەسەندنامەی نووسەرەکە لەسەر وەربگیرێ من بەشی زۆری بە تایبەتی ڕۆمانەکان پەسەندنامەی وەرجەر و نامەی ببوورە نووسەر نامەی نووسەرشم وەرگرتووە بەڵام هەندێک جار تووشی ئەو حاڵەتە بووم کە نامەم بۆ نووسەر نووسیوە نووسەری بێگانە نووسەری ئینگلیز زمان و توێتی من ئەم کتێبم فرۆشتوتە دەستگای چاپ من مافم بەسەر کتێبەکەەوە نەماوە تۆ دەبێ پەیوەندی بە دەستگای چاپەوە بکەیت ئێمەی بابای کوردیش لێرە چ وەرجێرت دەستگای چاپ و بڵاوکردنەوە کە کتێبێک چاپ دەکەین ئەو پەڕی 1000 دانە یان 1500 دانەگە لە چاپی دۆمیان 2000 دانە چاپ دەکەین دەستگای چاپی بێگانە دەستگای بەناوبانگەکان بە دوایەوەدا دەگەڕێن کە لای خۆیان بە سەدان هەزاران بە میلیۆنان دانیان فرۆشتووە ئەوان بزنس دەکەن بۆیە کە ئەو موافقەیە ئەو پەسەندنامێ نادەن داوای پارەیەکی زۆر گەورە دەکەن ئەگەر بە دوای ئەوەدا بڕوین ئەوە بەشی هەرە زۆری کتێبەکان بە تایبەتی کتێبە علمیەکان کتێبەکانی دیکەش لەوانەیە پەسەندنامەیان قایل نامەی چاپیان وەرنەژیرێ ئەگەر ئەوە وەربگیرێ ئەو پارە زۆری بکەوێتە سەر ئەوە هەردانە کتێبێکی کوردی نرخەکەی ئەوەندە بەرز دەبێتەوە بەداخەوە بە خوێنەر ناکردن ڕاستیەکەی ئاوایە ئەگەر ڕاستیتان دەوێت یەک دوو پرسیاری تر بە سەریعی کاک دڵشاد دەڵێ ئایا وەرجێڕانی حرفی لاپەسەندتریان وەرجێڕانی بەمانە ئەگەر وەرجێڕانی بەمانە بکرێت ئەو مانای ئەوە نییە لە دەقا ئەسلەکە یان دەقە ڕەسەنەکە لایداوە بەڵێ من وازم لە سەرتا بۆ شتێک ئاماژەم پێکردی زۆرە وەرجێڕانی حرفی گوتم بەس وەرجێڕانی گوگلە و قاموسە وەرجێڕانەکەی دیکەی وەرجێڕانی ئازاد ڕاستە خۆشترە کوردیترە پاراوترە بە سەلیقەترە ڕەوانترانی بە دوای یەک دادێ بەڵام ئەمە لە ڕووی دەستکاریکردنەوە لە ڕووی دەستپاچیەوە بەڕاستی نیشانەی پرسیاری لە سەرجاری وای نیشانەی پرسیاری گەورەش بۆیە نێو ڕاستەکەی گوتم بە بڕگە بە بڕگاولا لە سەرستە بەرستا لە نێو بڕگەکەدا لە بڕگەکەش لە نێو فەصل و چوارچێوەی مەتنی کتێبەکەدا وەربگێڕێت بەڵێ کاک ئەردەلان دەڵێ لە ڕووی ئاینیەوە پرسیارەکە دەکەم ئەگەر جوابیش دەدەیەوە یان جواب نادەوێت کێشەم نییە ڕووی ئاینەکەیەوە بێت تا چەند گرنگە کاری وەرجێڕان بۆ وتارە ئاینیە کوردیەکان بکرێت بۆ سەر زمانانی بیانی وەکو ئینگلیزی و عەرەبی و تورکی باسی وەرجێڕانی پێچەوانم کرد ئێمە نەتەوەیەکی کڵۆڵی نەتەوەیەکی بندەستی نەتەوەیەکی بێقەواری سیاسین بێدەوڵەتین نەتەوەیەک لە نێو هەموو قەیرانەکانداین بۆیە وەرجێڕانی پێچەوانە بەڕای خاکڕایانەی من بۆ پێناسی ئێمە بێ بۆ ناسینی ئێمە بێ بۆ پێشاندانی کارە سادباریەکانی ئێمە بێجا ئەو حاڵەتە وتاری ئاینیش بگرێتەوە یان نەگرێتەوە هەموو شتێک کە خزمەت بە دۆزی کورد و بە پرسی کورد و بە تاچی کورد بکات بەڵێ زۆر باشە داستان شەریف لە فەیسبوکەوە پرسیارێکی ناردیە
دەڵێ بەکارهێنانی زمانێکی کوردی تێکەڵ لە زاراوە و بنزارە کوردەکان بۆ چ ژانرێک ڕاستە یان دروستە؟ من تا ئێستا ئەوەی کە کردومە بەڕای من کە ڕاست بێت تا ئێستا لای من ئەوەیە کە زیاتر لە ڕۆمان ئەو دەروەی لەسەر کراوەتەوە دەکرێت لەو ڕۆ باش بێت چەندە لە شتەکانی دیکە لە کتێبەکانی دیکە بۆ هێنانی دەستەواژەکان ئەگەر لە کوردی باوەکەدا نەبوو ئەوە دەبێت ئاماژە یان پەنا بۆ وشەیەکی زاراوی بکرێت بۆ نمونەیەکی سندوو بێنمەوە لەسەر دواوەرجێڕانم کە تاتە بەداخەوە چاپ نەبووە کە زۆر هەڵوەدام چاپ بێ هێڵێک بە نێو لەم کتێبێکی مێژووی گرنگە کە باس لە پرسی نیزامی بوون یعنی سوپای نیزامی ئوردوی ئەوە دەکات وشەیەکی مکریانم هێناوەتە تەکوزی کە زۆر بەکارێتەوە ئەو مانایە ڕێک ئەو مانایە دەگرێتەوە لە فەرهەنگەکانش دوای کە پرسیشم لە بەیت و بالۆر و لە بەندەکانشدا هەیە یعنی دەکرێت ئەوە بهێنرێ بەڵام بەمانە بەرفراوانەکەی ینی مەیدانە بەرفراوانەکەی پێم وایە لە ڕێگەی ئەو کارانەی کە تا ئێستا منیش کردومە لە دووتوێی ئەدەب و لە نێو ئەدەبیشدا لە ڕۆمان بڵێ زۆر باشە مامۆستا عەلی یەک دوو پرسیاری کردووە هەر لە چات بۆکسەکە یەکێکیان دەڵێ ئەگەر لە دەقێک تووشی شعرێک هاتی ئایا هەر بە شعر تەرجەمەی دەکەی یان چۆن معاملەی لەگەڵ دەکەیت؟ بەڵێ من بۆ نمونە ئەوەی کە تووشی هاتم لە خانوەکەی لە شاکارەکەی خانوەکەی مزگەوتی قادر عەبدوڵڵا هەم شعر تووشی شعر هاتم هەم دەقی ئاەتی قورئانیش تووش هاتم بۆ ئەوەی خۆم لە پرسی ئاەتی قورئانی و لە لێکدانەوەی من و لە وشەکانەوە پارێزم یەکسە ڕاستە خۆ پەنام بردە بەر قورئانەکەی وەرجێڕانەکەی مام هەژاری لە شعرەکان بەڕاستی من دەرەقەتی وەرجێڕانی شعر نایم بە من ئەنی پێم وایە ئەو کەسێک کە شعر وەردەژێڕێت دەبێ هەستێکی شاعیرانەشی هەبێ ئەو شعرانەی لە دووتوێی ئەو وەرجێڕانانەی من هەر تەنیا هی منەنی وەرجێڕانی من نین پرسم بە زۆر لەو کەسانە کردوانی جاری وهەیە وەرجێڕانە کتە من کە لە ئینگلیزی و هۆڵندی وەردەژێڕم ئەو شعرەی کە هەتەی داهاتووە ڕەنگ بێت شعرەکە لە بنەماکەی فارسی بێ یان عەرەبی بێ من گەڕاومەتەوە سەر ئەسڵەکە فارسیەکە یان سەر عەرەبیەکە ئیدی پرسم بە دۆستانی عەرەبی زانتر فارسی زانتر یان شاعر کردووە ئەوان بەسەری داچوونەتەوە و وای لێکرێ بەو شێوەی کە ئێستا هاتووە کە ئەگەر بەو شێوە نەبێنی پرسی وەرجێڕانی من زۆر بەدەست مێژم لە مەسەلەی وەرجێڕانی شاعر بڵێ دەستت خۆش بێت پرسیارەکانی تر تقریبا هەمویان با بڵێن دووبارەنیان جواب دراونەتەوە آخر پرسیار ئەوە دەبێتە سعات 11 ماشەڵڵا کاتەکە زۆر ڕۆی هێشتان زۆر ماوە پرسیاریش بەڵام کاک شەفیق لە کامەی خۆی پێ ئاسانترە وەرجێڕان لە هۆڵندیان و وەرجێڕان لە ئینگلیزی هۆکارەکەی چییە؟ پرسێکی جوانە ڕاستەکەی من لە هۆڵندی لەبەر ئەوەی زیاتر لە هۆڵندا نزیکەی 12 ساڵێک لە هۆڵندا بووم بەدەر لە قۆناغی زمان ساڵ و نیوێک وەرجێڕانیش تۆڵکەەوە نیوەرجێڕانی زارەچێ خوێندووە بەڵام بەدەر لەوە شێوازی ڕستە سازی پێکاتەی ڕستە لە زمانی هۆڵندی نزیکترە لە کوردی لەوەی کە لە ئینگلیزی بێت زۆر باشە و پرسیارە هەر لە فەیسبووکی شاتبوو کاک ئەحمەد عوسمان کردبووی لە کامە زمان ئاسانترە ئاخر شتی خۆم دووشت هەیە لە کاتی وەرجێڕان زۆر جار مامۆستا شەفیق مەسەلەن دەنووسرێ مەسەلەن وەرجێڕان بە دەستکاریەوە تێکەیە یان دەنووسن وەرجێڕانی بۆ سەر کوردی هەندێک جار بەڕێز وەبزانم مامۆستا مەحموود زامدار زۆر جار لەگەڵ مامۆستا شکور مستەفا زۆر جار دەیانگوت بە کوردیکردنی تۆ جیاوازی دەبینی لە نێوان وەرجێڕان و کورداندن یان وەرجێڕان و بە کوردیکردن یان وەرجێڕان بە دەستکاریەوە مەبەستەکەی ڕاستەکەی پرسیاوی یەکەمت وتت وەرجێڕان بە دەستکاریەوە نازانم وەرجێڕان بە دەستکاریەوە ئەگەر دەبێت پەیامێکی لە پشت بێ ئەگەر پەیامەکەشی پاساوێکی هەبێ ئەنی زۆرە ڕێککەوتنێکە بێدەنا ئەگەر وا بێ دەبێت لەو دۆرەشتانە دەکەوێتە چوارچێوەی نەبوونی دەستپاچ بە شێوەیەک لە شێوەکان بە کوردیکردن ئەوەش هەمانشدا داڕشتنەوەێنین تاڕادەیەک بەو شێوەیەوە تێگەیشتن لە دەق و داڕشتنەوەی ئەمەشیان ڕاستە کوردیەکەی یعنی بە کوردیکردن خۆشە لەسەر زمانان دێ بەڵام
ئەگەر بچیەوە بەراوردی بە شێوەیە دکتۆر ئازاد باسی کرد بە شێوەیەکی ڕخنەی بەڵگە و بەند ئامێزانە تەماشا بکەیت ڕنگ بێ ئەمەش دیسان لە چوارچەوەی دقە ئەسڵیەکە دەربچێت بەڵام ئەگەر هەرۆکو زاراوە بۆ پرسی وەرژێڕان بەکاربهێنرێ ئەوە ڕنگ بێ تا ڕادەیەک باش بێت من لەم ڕۆمانەی دوایی لەم وەرژێڕانەی تازەترین لەو دواییانەی ئاڤاهوما لەسەر مەسلەی وەرژێڕان و سینی وەرژێڕان ینی ڕادەیەک ئەو پرسەهاتە پێشم بوتم بڵێم خۆماڵیکردنەوە یان هێنانەوە یان بە کوردیکردنەوە بەڵام دواتر هەر لەسەر ڕێسا باوەکەدا ساغ بووینەوە کە وەرجێڕان بێ بەڵێ زۆر باشە مامۆستاجان پرسیاری زۆر ماوە بەڵام کاتەکە ئەوە سعات و نیمێکە ئێمە جەنابەت ماندوو دەکەین زۆر سپاس بەڕاستی سوودمان بینی من بۆ خۆم سوودم بینی لە ئەزمموی جەنابەت ئینشاڵڵا تەمەندرێژ و تەندروست دەبی و هیتر و چەند بیستی تری بە دووادادێ دوایین بەرهەمە دوا بزانم هێڵێک بەناو لمدا هێشتان چاپ نەکراوە بەڵێ زۆر سپاس بەڵێ دوایین وەرجێڕانم هێڵێک بە نێو لەمدایە کە مای خۆشحاڵیە دوو لە ئەوانەی کە لە بواری مێژوو کار دەکەن دکتۆران لە مێژوودای هەم دکتۆر ئەحمەد ئەمین و هەروە هەم کاک ئەحمەد باوەڕیش بەسەر داسوونێتەوە ئەوە بۆ من زۆر هەم مای خۆشحاڵیە مایە شانازی مایی دەوڵەمەندکردنە بۆەوە یاریست نەبێت لە ڕوو مێژویەکەی لە ڕووی ناوەکان لە ڕووی شتەکان ئەگەر من سەرچیخ چوو بووم لە شتێک ئەوان بۆیان ڕاست کردومەتەوە هەروەها بۆ دانانی مەسلەی پرسی پەراوێزش من ڕێز و خۆشەویستی و پێزانینم بۆ ئەم ژوورە بۆ بەڕێستان بۆ یەکە بە یەکەتان بەڕاستی زۆر خۆشحاڵ بووم کە لەگەڵ ئێوە ئەم شەو بێکەوە بووین من بە پێچەوانەوە من زیاتر خۆشحاڵتم و من ئەو سەرنجانە بۆ من مایی دنەدان و بەردەوام بوون و پەسەندان و خۆشتر بوو هەروەها بە هەموو سەرنجەکانەوە هەوڵ دەدەم لە داهاتوودا لە چاپەکانی ئەگەر بکرێتەوە چاپی دۆمی هەندێک لە وەرجێڕانەکانم یان لە کارەکانی دیکەی داهاتوومدا ئەو سەرنجانێک کە دەربڕان لە بەرچاو بگرم ڕێز و حڕمەت و خۆشەویستیم بۆ هەمووتان زۆر سپاس دووبارە دەست خۆش زۆر زۆر سپاس مامۆستا شەفیق کە لەگەڵمان بووی زۆر سپاس بە ڕێزانی بەشدار بوو کە تا ئێستا لەگەڵمان مانەوە ئەوانەی لە زووم و ئەوانەی لە فەیسبوک بە شێوەی زندیش لەگەڵمان بوون سپاس بۆ پرسیار و تێبینی و سەرنجەکانتان ئێمە وەکو ئەکادیمای مێگەمایند خۆمان بە خۆشحاڵ دەزانین ئەگەر بتوانین خشتێک بخەینە سەر ئەو دیوارەی کە با بڵێن کتێبخانەی کوردی یان گەنجی کورد و خوێنەری کورد پێویستی پێێتی درێغی ناکەین و ئینشاڵڵا بەردەوام دەبین بە چاڵاچەکانمان لە پرۆژەی ئەزمون بە تایبەتی هەوڵ دەدەین هەرجارەی کەسایەتیەک لە بواری جیاجیا کە خاوەن ئەزمونێکی دەوڵەمەند بێ داوەتی بکەین تاکو سوود لە ئەزمموی ئەوان وەربگرین و گەنگەشە و گفتوگویەکی زانستی و هێمنانە ئەنجام بدەین بۆ ئەوەی هەمومان سوود بەیەکتر بگەێنین دووبارە سپاس بۆ هاوکارانمان لە ئەکادمیای مێگەمایند پڵەس ئەوانەی بەشدار بوون لە ڕێخستنی ئەوەی بینارە و لە تۆمارکردن و دواتریش لە ئامادەکردنی بڕوانامەکان ئەوەی پێویستی بە بڕوانامە بێ زۆر سپاس بۆ کاک شەفیق دووبارە بۆ کاک دکتۆر ئەحمەد و بۆ بەڕێزانی تریش کە لەگەڵمان بەشدار بوون کاتێکی خۆش بۆ هەموو لایەک ئاگداری خۆتان بن و زۆر سپاس